ئازیزانم لە هەرجەیەکم سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەرساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببین. خۆشەویستانم ئەمڕۆژ سێ تەوەری سەرکیمان لا پرۆگرامەکەمان بۆ ئامادە کردوون. لا تەوەریەکەم و سەرتاماندا هاوکارمان هونەر ڕەسوول لە ڕانیەوە راپۆرتێکی لەسەر کەسێکی بە ئەزموون ماوەی 40 ساڵ لە بواری ئاودا کار دەکات بۆ ئامادە کردوین بینەری ئەوە دەبین. دواتریش ئەچینە سەر تەوەری دووەممان. لا تەوەری دووەمماندا باز لە ڕۆژی جیهانی ژینگە ئەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە، ئێمە بۆ بۆنێەوە پیرۆزبایی لە ژینگە دۆستانەکەین و باس لەوە دەکەین چی هۆکارێکە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ژینگە پیس ئەبێت و نیشانەکانی ژینگەیەکی پیس چین. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین چۆن بتوانین کە ژینگە بپارێزین لە پیسبوون و چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە بەرامبەر ئەو خۆڵ و خاشاکانی ڕۆژانە و پاشماوانەی کە هەمانە ئەڕێژێن و ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە. ئەمە تەوەری دووەممان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری سێمیشمان. تەوەری سێممان باز لە هۆکارەکانی گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا ئەکەین. با بزانین کە تا چەند خۆراک ئەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا. دواتریش باس لەو خۆراکانە ئەکەین کە بێتە هۆکارێک بۆ بەرزکردنەوەی بەرگری لەشمان و ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بتوانین کە بەرامبەر بە نەخۆشی کۆرۆنا بجەنگین. لە هەمان کاتیشدا باس لەو خۆراکانە ئەکەین کە خراپن بۆ ئەم نەخۆشیە کە ئەخورێت پێویستە ئاگاداری بین و بەکاری نەهێنین. دواتریش باس لەو خواردنە تەندروستانەکەین کە ڕۆژانە ئێمە پێویستە هەرێک لە ئێمە بیخۆین و دواتریش باس لەوە دەکەین کە ئەو خۆراکانە چین کە پێویستە نەخورێن. ئەمەش تەوەری سێممان بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بەڵە ئازیزانم ئێستاش بڕگەی نیگامان ئامادەیە با بەیەکەوە بینەری بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش هاوکارمان هونەر ڕەسوول راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر کەسێکی بە ئەزموون کە ماوەی 40 ساڵە لە بواری ئاودا ئیش دەکات. با بێکەوە بینەری بین. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. ئێمە ئێستا لە پرۆژەی ئاوی هورەین تێک لە پرۆژە هەم زۆر دێرین و هەم زۆر درنگەکانی شاری ڕانیە. هەر کاتێک باسی شاری ڕانیە بکرێ بێگومان ئەم پرۆژەیە بەشێکە لە مێژووی دێرینی ئەم شارە وە لەگەڵ چەندینەوەی یەک لە دوای یەکدا
یادەوەری هەیە لە ئێستادا ئاوی پاک و ئاوی خواردنەوەی بەشێکی زۆری دانیشتوانی شاری ڕانیە دابین دەکات ئەگەرچی پرۆژەکە هەر بەو شێواز و دیزاینەیە کە لە ساڵانی ڕابردوودا هەبووە بەڵام بۆ خەڵکی ڕانی و دانیشتوانی شاری ڕانیە پرۆژەیەکی گرنگە. یەکێک لەو بەڕێزانەی کە هەم سەپەرشیاری پرۆژەکەیە و خزمەتێکی زۆر بنزیک بە 40 ساڵی هەیە لە بواری ژینگە و ئاو شێوێکی گشتی خزمەت دەکات بەڕێز بیتوێن سەعیدەکە هەم نووسەرە و یەکێک لە ناوە دیارەکانی شاری ڕانیە. من دەمانەوێت بۆ ئەمڕۆ گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەین. کاک بیتوێن ئەم کاتت باش سڵاوت لێبێت. دەمەوێت بگەڕینەوە بۆ ئەو سەرەتانەی کە سەرەتا لەکوێ کارت کرد، چۆن بووی بە فەرمانبەری حکوومەت؟ زۆر بەخێر بێن. سوپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەموو کاتێک ئاوا بە دڵسۆزانە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ دێن بەسەرمان دەکەنەوە لێمان دەپرسنەوە خۆشحاڵتان کردی. زۆر بەخێر بێن. دیارە سەرەتای کارکردنی من وەکو وەکو فەرمانگەی ئاو دەگەڕێتەوە بۆ پێش ڕاپەڕین سەرەتای ساڵانی هەشتاکانی سەدەی 20. ئەو کاتە کە من دەرچووی پەیمانگە بووم لە بەڕێوەبرایەتی ئاوی سلێمانی دامەزرام کە دامەزرام دواتر پرۆژەی ئاوی دوکان سلێمانی دەستی بەکارەکانی کرد. ئێمە گوازراینەوە بۆ پرۆژەکە لە ساڵی 1984. لەو کاتەوە من دەست بەکارم لە فەرمانگەی ئاو و بە شێوەیەکی بەردەوام بەبێ دابڕان من کاری خۆم کردووە تا ساڵی 1991 ڕاپەڕینە مەزنەکەی کوردستانی باشوور. ئەو کاتە من گەڕامەوە بۆ شارەکەی خۆم شاری ڕانیە و دەستم بە کاری پیشەی خۆم کردەوە کە وەکو فەرمانبەرێکی ئاو لە فەرمانگەی ئاوی ڕانیە. باشە، ئەگەر باسی ئەو کاتانەمان بۆ بکەی دەکرێت بڵێ باسی ئەو کاتانەمان بۆ بکەی لە پێش ڕاپەڕین، ئەنی ئەو شوێنێک کە کارت یادا دەکرد چۆن بوو کارکردن؟ ینی خۆڕەنگە ئەو کاتە هەموو پێویستیانەی کە هەیە زۆر کەمتر بوو بێ، لەگەڵ ئەوەشدا چۆن ئیش و کارەکانتان ڕای دەکرد؟ وەکو فەرمانگەی ئاو ئێمە کارەکانمان زۆر بە ڕێکوپێشی هەر ئەو کاتەش هەر کێشەمان هەبووە، بە ڕێکوپێکیش کارەکانمان کردووە، بەس هەر ئەو کاتش پێش ڕاپەڕیش هەر کێشە هەبوو، بەس دواتر بەهۆی هەندێ ینی کارێک کە نەخوازراو بوو لە ڕووی ئیداریەوە پرۆژەکە یان بڵین فەرمانگەی ئاو کەم و کوڕی تێکەوت ئەوە بوو هەندێک کار و شتمان دوا دەکەوت یان ئەوە تا دشمان دەزن دەکەوت لە پرۆژەکان لە ناو فەرمانگەکاندا. ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە پەیوەندیان بە مرۆییەوە هەبوو کاری مرۆییان دەکرد یارمەتیان دەداین ئێمە هەنامان بۆ دەبردن لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی هوەریەوە هاوکاریان دەکردن بۆ ئەو پێداویستیانی کە لە ناو پرۆژەکەدان یان لە ناو فەرمانگە پێویستمان پێیان بوو بۆیان دابین دەکردین. بڵێ کاک بتوێن ساڵانێکی زۆرە لە خۆت لە شارەکەی خۆت لە ڕانی خزمەت دەکەیت. بڵێ ئەم پرۆژەیەش پرۆژەیەکە زۆر جار بە دڵی ڕانیە ناوی دەهێنرێت، ینی دوزار ئەوە سەرچاوی ژیان و بەردەوامی ژیانی هاوڵاتیان و دانیشتوانی ئەم شارەیە. چیت هەیە بۆ ئەم پرۆژەیە کە ساڵانێکی زۆر خزمەت لەم پرۆژەیەدا دەکەی؟ بڵێ و ساڵانێکی زۆرە لەم پرۆژەیەدا کار دەکەی، بەشێکی زۆری تەمەنی هەتا گەنجەتی خۆت بەم پرۆژەیە بەخشیوە. بڵێ دیارە دەبێ ئەم پرۆژەیە چی بۆ بکرێت؟ بڵێ دیارە من کە گەڕامەوە بۆ شاری ڕانیە لە ساڵی 1992 بوو، ئێستا نزیکەی 30 ساڵە خزمەت بە فەرمانگەی ئاو دەکەم. هەر پرۆژەکە نەبوو، سەرچاوی بیرەکانیش بوو، ناو فەرمانگە بوو، بەس ئەوەی کە ئێستا زۆری کە لە دوای ساڵانی 2012ەوە من بە تاواتی ئێستا سەرپەرشتی پرۆژەکە دەکەم. ئەو پرۆژەیە دیارە لە سەدەی 20دا لەلایەن حکوومەتی عێراقیەوە نیمچە فەرمیێکی پێدراوە بوو بە پرۆژەیەکی متەکامیل نا، ینی پرۆژەیەکی کۆمپاکت پرۆژەکە نەبووە، تەنها مزەخەیە لە دەرەوەی پرۆژەکەدان دراون و لێرەشەوە تێگە ئاوی بردو بە پرۆژەکە و نردویانە بۆ گەرشتی قەڵات و گەڵجان و ڕەشەمێرگ و هەر ئاوەتە ڕانێ ئەو کاتە کەم بووە لە ساڵی ناوڕاستی سەدەی 20. دواتر ئێمە کە هاتین بۆ ئێرە پرۆژەکە ینی من هەستم پێ کرد کەم و کوڕێکی زۆری تێدایە، زۆریشمان هەوڵ بۆدا، بەس ئێمە هەر ئەو توانایمان هەبوو لەبەر ئەوەی فەرمانگەی ئاو جارێک لەسەر شارەوانیەکان بوو، جارێک سەر بەخۆ دەبوو، دوسێ جارە من لەوە هاتوومەتە ئەو فەرمانگەیە هەر جارەی لەسەر لایەک ئیشی کردووە.
ئەو بەر و ئەو بەرەش فەرماگەیەکی گرنگ و استراتیژی وەکو خزمەت گوزارێک لەو فەرماگەی ئەو بەڕاستی ینی نابێ ینی تۆ دەبێت سەر بەخۆی بدەیت تێ دەبێت دارەیەکی هەیکلێکی کارگێڕی ڕێکوپێشی بۆ دروستکەی بۆ ئەوی بتوانێت زاڵ بێ بەسەر ئیش و کارەکانیدا ئەوە بۆ ئێمە لێرە چەند کە بکوڕێکمان هەست پێ کردووە تا ئێستا کە ئێمە هەر وەکو خۆی ماوەتەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی بیناسازی و دیکۆڕۆشتا لە ڕووی دیزاینەوە بەڵێ لە ڕووی دیزاینەوە ینی بەڕاستی ئەمە پرۆژەی کلاسیکە لەسەر سیستەمێکی کۆن ئاو دەنێرین ینی پرۆژەیەکی سەردەمی نییە هاوچەرخ نییە هەوڵشمان بۆدا بەس چەند قەیرانێکی بەسەردا هاتووی تر ئەوە بوو نەماتوانی ینی پرۆژەکە کەینە سەر سکەی خۆی و بە شێوێکی مۆدرن و جوان ئەم پرۆژەیە هەم پرۆژەشە هەم سەرتاوی ئاویشە خی گەورە کە ئەم ئاوەی داوە بۆ شاری ڕانەیەکە یعنی نزیکەی 200 ساڵە وەکو مێژوێکی نزیک ئەم شارە دروست بووە وەکو مێژوێکی نزیک ینی خەڵک ینی یەکەم سەرچاوی ئاوی شاری ڕانیە ئەم پرۆژەیە دواتر بیرەکان دێن کە نزیکەی 700,000 کەس ئاو لەسەر پرۆژێ ئادخواتەوە بەزەم گلە یەکەم زۆری بەڕاستی ڕوبەڕووی ینی دەسەڵات دەکەم و دواتر ڕوبەڕووی هاوڵاتیانی دەکەم ڕێکخراوە خێرخوازەکان ڕێکخراوی مەدەنیەکان ڕێکخراوی ژینگە پارێزەکان ینی دەبێت بە هەمومان ینی پرۆژەیە تەنها بۆ هەر بۆ فەرماگەی ئاویان بەڕۆبراتی ئاو نییە بەرپرس بێلەی چەند فەرماگەی لایەنی بەرپەیوەندی داتر هەنە وەکو شارەوانەیە وەکو ژینگەیە وەکو سەرچاویەکانە ینی ئیداری ئەو شارە ئێمە زۆر جار لێرە ینی بە چەند قەیرانێک نە قەیرانی بێموچەیمان هەبووە قەیرانی ئاومان نەبووە ینی دەبا ینی ئەمە ئەوانی کە ئەو لایەن و پەیوەندیدارانی باسم کردن لامان لێ بکەنەوە هاوکار بن هەر نەبێن ڕێز لێنانێک بۆ کارمەندان خەڵاتێک ینی وەکو لە ڕووی معنەیەوە لە ڕووی لۆجستیەوە هاوکاریە بگرێت ئێستا ئەو سەردەمەی ئەمڕۆکە نەخۆشی بڵاو بۆتەوە ینی ئێمە بەردەوام کار دەکەین و ئەم شوێنە هەستیارەمان چۆڵ نەکردووە کاک بتوێن جگە لە بابەتی ئیداری و بەڕێزت فەرمانبەر بووی و دواتر ئێستا سەرپەرشتیاریان پرۆژەی و ئەزمونێکی زۆر لە بواری ئیدارەدا هەیە بەشێکی تری ژیانی تۆ لە پاڵ هەموو ئەم سەرقاڵیانەدا مەسەلەی ئەدەب و نووسین و خوێندنەوەیە دەکرێت باسی ئەو بەرهەمانم بۆ بکەی کە خۆت نووسیوتن لە کێیەوە بە تەواوەتی دەست بە نووسین کرد باسیەوە کە لە ساڵی هەشتاکانەوە لەگەڵ ئەم بابەتانە تێکەڵاو بووی وەکو مەسەری فەرمانبەریوە لە کێیەوە دەست بە نووسین کرد بەڵێ دیارە من هەر لە سەرەتای منداڵیمەوە لە پۆلی چواری سەرەتاییەوە ئەو کاتە تەمەنم نزیکەی 10 ساڵانێک بووە بەرەو سەر من دەستم کردو بەکاری نووسین لەبەر ئەوەی خولیا و ئەندێشە و خۆگری بوونم بە خامە و بە نووسین هەر لە سەرەتاوە لایەن خۆم کە ئەم هۆگریەشم لە بواری ئەدەبیدا بۆ شاعیرانی کورد دەگەڕێتەوە کە لە شاعیرانی کلاسیک بە شاعیران وەکو مامۆستا گۆران و مامۆستا هێمن و ناڵی و ئەم شاعیرانە کە سەرنجا ڕاکێشام و دیارە خۆشم بخوای گەورەوەکو بەهرەیەک ئەم بەهرەیەم تێدا بووە هەر لە سەرەتاواتە من دەستم کردو بەکاری نووسین و یەکەم هۆداوەشم بۆ هەر بۆ مناڵان نووسی ئەو کاتە و دواتری ژوورەوردا من دەستمدا بە زیاتر و گڕوتینێکەوە تا ئێستاش بەردەوامم ئێستا خاوەنی نزیکەی دەبەرهەمم لە بوارەکانی زانست و لە بوارەکانی ئەدەبدا و ئەو ماوەی پێشوو کتێبێکمان چاپ کرد کتێبێکی زانستی بوو لەسەر ژینگە و لەسەر ئەوە بوو کە مەش لە ڕووی ئەوە کە ئێمە جگەلەوەی کە لە بواری ئەدەبیە کە من دەنووسم لە بەهۆی پیشەکەشمەوە کاری تێکردومە ئەم ئاو کە چمکێکی گرنگە ئەنی توخمێکی گرنگە ئاو ژینگە هەردووشان دوو چمکی زۆر گرنگ و پێویستن لەو سەردەمەی ئەوڕۆدا بە تایبەتی میش هەستان بۆ ئەوی کەوا ینی کتێبێکیان کتێبێک نووسم لەسەری کاک بچون لە چاپکردنی و بەرهەمانەدا یعنی کەسێک لایەنێک ڕێکخراوێک دامەزراوەیەک هاوکارتە بۆ ئەوەی کە بتانی ئەنی بەرهەمەکانە چاپکەی بەڵێ من لێرەوە سوپاسی دەستگا پەیوەندیارەکانی ڕۆشنبیری دەکەم هەموو جارێ بەهانامەوە هاتوون کاتێک کە کتێبێک دەنووسم یان تەواوی دەکەم ئیتر پێشکەشی دەکەم ئەوانی شەڵی دەسەنجێن و ئۆکەم دەدەنێ و کتێبەکانم بۆ چاپ دەکەن تا ئێستا نزیکەی ئەو دەکتێبم زۆربیان لەلایەن لایەنی پەیوەندیداری ڕۆشنبیری و ئەدەبیەوە چاپکراون و هیچ گرفتێکیان نەبووە و ئێستاشەوە سەرقاڵی کتێبی ترم کە خواگەتەمەندسیاری ئەوە بکەم پرۆژەی داهاتوو چی دەبێت بڵێ پرۆژی داهاتووم ئەگەر خواتەمەندا دیارە دوو کتێبی ترم لەبەردەستە ئەگەر بتوانم تەواویان کەم تەندروستیەکەم ڕێگە بامدا یەکێکیان لەسەر ئەو
سەرچاوی ئاوە سەرچاوی ئاوەکانی شاری ڕانیە و دەرەوەی شاری ڕانیەوە بەگشتی هەر هەمووی باشووری کوردستان سەرچاو ئاوەکان چۆن و چۆن پارێزن و چۆن ئاو دابینکەین وەکو چمکێکی گرنگ و بۆ ئاسایشی نەتەوەیمان بۆ دوا ڕۆژمان چۆن ئەم سەرچاوانە بپارێزین لە ڕانیدا زۆر سەرچاوە هەیە کە پراوێز خراوە ینی بەڕاستی ینی ئەمە تاوانێکی گەورەیە تۆ سامانی خوش پراوێزکەی لە دوا ڕۆژدا لەبەر ئەوەی ئاو توخمێکی زۆر گرنگە دووەم سەرچاوی ژیانە ینی تۆ دەبێت زیاتر گرنگی پێ بدەیت ئەبێ زیاتر وای ئەوە هەوڵی بۆ بدەیت کە بمێنێتەوە دووەمیشان کتێبێکترم هەیە بە ناوی زوڵاڵ کە شعری نەتەواتەکانمی تێدا کۆکراوەتەوە بە ئێستاوانم چاپ نەکردووە وردەوردا هەوڵ دەمبیان وسمەوە لە دوا ڕۆژدا بە چاپیان بکەینم کاک بیتوێن دەست خۆش بێ بۆکەی ئەو بەرهەوانەی کە چاپت کردووە و خزمەتت بە کتێبخانەی کوردی کردووە ئەنی باسی ئەوشمان کرد کە دوهامین بەرهەمی جەنابەتی دەبێت هەر سەبارەت بە مەسەلەی ئاو چیت هەیە بۆ هۆشیاری هاوڵاتیان بەڵێ هەر بەڕاستی خەڵکی ئێمە لە ئاستی ئەوەدایە کە چۆن دەڵی بە تەواوەتی لە قورسایی و سنگ و پیرۆزی ئەم سەرچاوی ئاوە خۆی تێدەگات من لە زۆر کۆڕ و کۆبنەوە باسم کردوانی بەڕاستی ینی ئەو تخمە گرنگەیە کە لە مەودوانی مرۆڤ ینی زۆرتر کاری پێ دەکات بەرەوەی سەردەمەکە وای لێ هاتووە ینی جاری جاران نییە تۆ هەر بەکاری بێنی بۆ خواردنەوە و چێژ لێنان و بۆ بینە سازی ئێستا لە زۆر بواردا ئاو ڕۆڵی خۆی دەبینێ ینی لە وڵاتانە ئێستا جۆپۆلیتیک کە ینی بۆ کاری ینی سیاسی بەکاری دێنن بۆ خەیران و بۆ زاڵبوون و بۆ دەسەڵات وڵاتان بەکاری دێنن ئێمە ئێستا تۆ لە چوادەوری ئێمەدا ئەو وڵاتانە سەرقاڵی ئەوەنە کە ئاوەکانی ناو وڵاتی خۆیان گل دەدەنەوە بەکاری بۆێن بۆ زۆر بواری کارەبا لە بواری ئاوەدێری لە بواری کشت و کاڵ بواری سامانی ماسی و گەشت و گوزار و چەندها بواری تر کە پێویستە ژیان لە مەودووە یعنی وای لێ دەکرێت بۆ نمونە بڵین بنزین بەهۆی کرارێکی کیمیاویەوە ئاو دەردەهێنرێت من لێرەوە دیسان دووبارەی دەکەم بۆ ینی ئەم پرۆژەیە ینی هیچی تر بە لەلاەن دەسەڵات و ڕێکخراوەکان و هاوڵاتیانەوە پراوێز نەخرێ خەڵک گرنگیش بە ئاودا من شتێکی ترم زۆر لا گرنگانی کۆڕ و سمینار بکرێت لەسەر توخمی ئاو لە هەموو ناوەندەکانی خوێندن لە هەموو ئەو شوێنانی ناوەندەکانی ئەکادیمی و زانستی لەو شوێنانی کە لە بەرپرسن و پەیوەندیدارن بە ئاوە ینی بۆ خەڵک تێبگەێنرێکە ئاو چ توخمێکە چ گرنگێکی هەیە ینی بتواندرێ ینی خەڵک تێبگەێنرێکە ئاو من وتەیەکی خۆم هەیە من هەموو شتێک لە ئاو لە کەمیدا ئەوە نرخی زۆر دەبێت تەنها ئاوە لە زۆریدا وای لێ هاتووە ینی ئەوەندە زۆرە کاتێکە کەم دەبێتەوە اینجا بەهاکەی دەزاندرێ بە چەندە دەبێت لە مەود ئێمە هەمومان وا بکەین گرنگی زۆر بە توخمی ئاو بدەین لە ماڵەکانمان دووشت زۆر کاریگەری هەیە بۆ هاوڵاتیان کە دەست بە ئاو ناگری یەکەمیان نرخی ئاو ئەوەنە هەرزانە خەڵک هەستی پێ ناکە ینی هەر بەکاری دێنێت دووەمیان نەزانی لە بەکارهێنانی ئاو ینی تۆ ئەگەر زانیت چۆن ئاو بەکاردێنیت تێگەی چۆن گرنگی بەو تۆخمە دەدەی گرنگەکەی ئەوەیە کە تۆ بزانی چۆنی بەکاردێنی ئەوە بەڕاستی ینی مرۆ هاوڵاتێت دەبێت ئەو دوشتە ئاگدار بن کە ئەم ئاوە بە خۆڕایی ناگاتە شوێنی مەبەستی خۆیان ناگاتە دەستیان دووەمیشان کە ئاو کەم بۆ ئەو کاتە قەیرانێکی زۆر گەورە پەشەمانی داتمان نادا دروست دەبێت هەر لە سەرچاوەکە لە هەموو بوارەکانی ترکە پێویستمان پێیەتی ئێمە دەبێت گرنگی پێ بدەین دەست خۆش بێ کاک بیتوێن سوپاس بۆ جەنابەت زۆر ئەزیەتمان دای لە کۆتاییدا دەمەوێ دواوتەی خۆت کۆتاییدا بتەوێ شتێک بڵێ کە هەم بۆ هاوڵاتیان هەم بە شێوەیەکی گشتی بۆم پرۆژە گرنگی شاری ڕادیە دیارە وەکو باسمان کرد پرۆژەی ئاوی قولەی ڕانیە تاکە پرۆژەی شاری ڕانیە پرۆژەیەکی سەرەکی پرۆژەیەکی گرنگی ئەم شارەیە کە یەکەم سەرچاوی دابینکردنی شاری ڕانیە خی گەورە کامی پێبەخشوین ئەم ئاوە هەم سەرچاوەشە هەم سەرچاوەیە ئاوی ژێرزەویە ئەندەرگراون وۆتەر ئەم ئاوی ژێرزەویە دەبێتە ئاوی سەرزەوی پرۆژەیەکی لەسەر دامەزراوی هەم ئاوی ژێرزەویە پاک و خاوێنە پرۆژەیەکی لەسەر دووسراوە بۆ ئەوەی کەوا شاری ڕانیە لی سوودمەند بێت پرۆژەکە وتمان پرۆژەیەکی ینی لەسەر شێوازێکی کۆن ئاو هەنار دەکا بەس ئێمە هەمومان پێویستە ینی هەوڵی بۆ بدەن پرۆژەکە نوێ بکرێتەوە هەرچەندە ئێمە زۆرمان خزمەت کرد زۆرمان کار تێدا کرد بەس ئێستا تۆ بیری لێ بکەرەوە ینی خەڵک زۆر پرسیار دەکا لە ڕووی
کانزاییەوە پرۆژەکە لیم و لیتیەکی زۆری هەیە تێدایە لەبەرەوەی ئاو لە دوو ڕێگەوە پیس دەبێت یەکەمیان لە ڕووی بەکتەرلۆجیەوە ئەمان چارەسەری بۆ کراوە لەبەر ئەوەی کەەوە سیستەمی غازی کلۆرمان هەیە کلۆریشن بەکاردێنین و حەز زیندەوەرێکی زیدوی تێدا بێ دەیکوژێ بەس دووەمیان کانزاییە کە پیس دەبێ ئەم کانزایە بە 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ پاچی دەکەینەوە ئەو قڕولیتەی کە تێیاتی فڕێدەینە دەدەرەوە بۆی ئاوێکی بێگەر هەچەند ئاوەکە خۆی ئاوی ژەرزەوی ئاوی زۆر پاک و بێگەردە هیچ کێشەیەکی ئەو پیسبوونی نییە تەنها ئەو قڕولیتە نەبێ ئەو کاتەش کە پاکی دەکەینەوە فڕێدێنێ دەرەوە پرۆژەکە پا دەکەینەوە دەست خۆش بێ کاک بیت جارێکتر سواز بۆ تۆ بۆ دەرفەتە بە هیوای شڵات تەندروستیت باش بێت و سەلامەت بی و هەر تەمەند درێژ بی بۆ خزمەتکردنی ئەم شارە دەست خۆش بێت ڕێز و خۆشەویستیمان بۆ بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەی گوڵمان هەیە با بە یەکەوە بینەری بین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێکی کە لە گوڵی دەرەوە ئەەکەم کە ئەویش گوڵی داودیە. داودی گوڵێکی هەمیشەییە لە زستانە قەد و گەڵاو گوڵەکەی سەرما ئەیبا لە بەهارە بێ پاچکەیتەوانێ ئەو گەڵاوشکەڵ و قەدەوشکەی کە بەسەروێتی جارێکی کە سەر لە نوێ هەڵەیاتەوە لە پاییزە ئەم گوڵا گوڵ ئەکات. داودی ئەلوانی زۆرە. زەردی هەیە، سووری هەیە، سپی هەیە، پەمەیی هەیە، ئەو ڕەنگانەی هەموو هەیە بەعام. گڵەکەی ئەگەر پیتمۆس و گڵ بەکاربێنی زۆر باشترە باشتر گەشە ئەکا و ئەو ڕێگە زیاتر ئیش ئەکا لەبەرەوەی کە ئەم شەتڵە لە ڕێگەوە زیاکات کە ڕێگی پڕ بوو سەریشی پڕ ئەبێت و گوڵێکی جوانتر ئایا بە چاوە. ئەم گوڵە لە دەرەوەیە دائەنرێت. ئەم گوڵە بۆ ناو ماڵ نابێت. بەی شێوەیە ئاوانی لە هەفتەیەکە 2 جار 3 جارە بێ ئایبەی بەلانی کەمەوە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکو وتمان لا تەوەری یەکەمماندا باس لە ژینگەکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە ئەمڕۆ ئەمەش باس لەوە دەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان هەمیشە سەوز بێ و هەمیشە بیپارێزین لە هەمان کاتیشدا ئەو هۆکارانە چین ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و نیشانەکانی ژینگەیەکی پیسچین و چۆن بتوانین کە ژینگە پارێزین هەمووان. هەر بۆ مەبەستەش ئارارات زەردەشتی سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز باشەوەکی ڕاستەوخۆ لە لامانە کاگارە
کاگا سڵاو لێوە بەیانیت باش سڵاو لە بەرشتان سوپاستانەکەم بەخێر هاتی سوپاسی کەناڵە جوانەکەی گەلی کوردستانی ژەکەم و سوپاسی بەرنامەکەشتانەکەم بەڕاستی ئەو کەناڵی هەموو جاریش توبە کە پرسی ژینگەکە بە کێشە بۆ خۆی و بڵاوی ئەکاتەوە کەناڵێکی پێشکەوتووە زۆر دەستان خۆی سوپاستانە خۆشحاڵی کاک ئارارات با سەرەتا پێناسەیەک بۆ ژینگە بکەین بزانین لە چی پێک هات پێشێکی پێشەوەی پێناسی ئێمە زۆرمان پێ ناخۆشەکەەوە ئەم پەتایە بڵاو بۆتەوە و داوا لە هاوڵاتیانەکەم کە پابند بن بە ڕێنمایەکانی وەزاری تەندروستیەوە و سوپاس و بەنای کۆمەڵی کوردستانی سەوس و سوپاسی هەموو ئەو کەسانەکەن کە دڵسۆزم بۆ گەلەکەن بە تابەتی کەرتی تەندروستی و ئەم شتەش بەگاڵتەوە نەگرن شتێکی تەواوە ڕاستە و زیانی هەیە ئەگەر خەڵک بابەت نەبێ بە ڕێنمایە تەندروستیەکانەوە جا داوا لە هاوڵاتیانەکە خۆشیان پارێزن و خەڵکی پارێزن و بە هیوای سەلامەتی بۆ گەلەکەمان و بۆ وڵاتەکەمان ژینگە خۆی لە ژیانەوە هاتووە یعنی ئەو شوێنەیە کە ژیانی تایە واتە ئەو ژینگەیە خۆی لە بنچیدا سروشتی بۆ ژینگ هەموو ژینگەکان ژیانمان سروشتی بووە بەڵام مرۆڤ فەرساوە بە تێکدانی لەبەر چالاکی مرۆڤ و پێشکەوتنی مرۆڤ و ئەمانە بۆتەوەی تێکدانی ژینگە بۆیە ئێمە وەکو کۆمەڵەوەکو ڕێکخراوکە هەوڵی ئەوەی ژینگەکان هەچۆن دەبی بیکەینەوە بە سروشتی یعنی ئەو تێکدانێکە هەیە هەچۆن دەبێت ئاساواری کەمکەیە کاریگەریەکانی کەمکەینەوە کەواتە ژینگە چێ ئەو شوێنێک کە گونجاو بۆ ژیان کاگاگارات باس لەوە بکەین کە ئایا پێوەرێک بۆ پاکڕاگررتنی ژینگە هەیە بۆ نمونە ئەگەر ژینگەی کوردستان پیس بێت نیشانەکانی چین پێوەرەکانی چین بڵێ خۆی ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ مێژووی کۆن مەسەلەن بۆ با بڵێن بۆ 700 ساڵ لەمەوە پێش هەر با بڵێ 700 ساڵ ژینگە بۆ شێوەی پیسە بۆکو ئێستا دوای ئەوەی کە مرۆڤ لە شۆڕشی پێشەسازیە کە لە ئەوروپا دەست پێکرد لە سەدەکانی ناوەڕاستە لە قڕی 15 و 16وانە ئیتر بەرەبەرە پیسکردنی ژینگە دەست پێکە بەڵام ئەوتیان بڵێن بەڕادەیەکی کەم تا گەیشتە قڕی 19 کە 1920 تر سەرەتای و دەرکەوتی تەکنۆلۆژیای گەورە بوو بۆیە ئەم تەکنۆلۆژیا عەرزیە دڕی بەحری پیسە کرد ئیتر بەرەبەرە بوو بەهۆی ئەوەی کەوا مرۆڤی زۆر بوو مرۆڤ پێویستی بە خەزمەتگوزاریە بەم شێوەیە ژینگەی زەوی تێکچوو بەم شێوەیە ژینگەی زەوی خراپە جا من بۆ بۆنەوە کە ئەم ڕۆژی جیهانی ژینگەی هەر ئەوش وای کرد کە لە ساڵی 72 ڕۆژێک دیاری کەم بۆ ژیان ژینگە ئێمە پیرۆزبایی ئاراسای هەموو مرۆڤێکەکەین لە سەرزەوی بەبێ جیاوازی و زۆر دەستخۆشی لەو کەسانەکەین کە ژینگەی وڵاتەکان خاکیانە پەرسێ بە تایبەتی چالاکوانەکان و هەموو کەسێک کە لە هەرێمی کوردستانی خۆشەویستە با باسێک لەوە بکەین کە ئایا لە مێژووی گەلانە بێگومان کۆمەڵێکی زۆر لە گەلان هەبوون کە ژینگەیان پاراست و ئەمێ بزانم کە کوردستان ئایا لە ناو ئەم گەلانە هەیە کە ژینگەیان پاراستەوە باشترینیان بوون سێرکە لە خۆی شارستانیەتەکان چه شارستانیەکی گەورە هەبوو لە جیهانێکی لەوانە شارستانی گۆتیەکانە یا سۆمەلیەکانە یا میترایەکانە بێگومان ئەمانە هەمووی گشتی پێنە شارستانی کوردی شارستانی ناوچەی هیندستان بکەم لە سانسکریتی یاخود فێرعونی یاخود یۆنانی ئەمانەمی شارستانی پێشکەوتوو بوون بەڵام یەکێ لەوانەی بەپێی نەک بڵێن ئێمە لەبەروی کوردین وا ئەڵێن بەرنامەکەوانی خۆی بەپێوەی توێژینەکانی جیهان شارستانی کوردستان دەگرێتەوە بۆ 16,000 ساڵ لەمەوە پێش ئەگەر ئەبینی لە ڕووی ژینگەیەوە ئێمە کۆمەڵێ شتمانەیە کە لەسەر برد کراوە کەوا کوردەکان بە تایبەتی کوردە میترایەکان ژینگەیان پاراستووە یادی هەموو نیشانی ژینگەیە بۆ نمونە مەسەن ئەو پەڕەکەی چواریە کەوا یعنی چواری ژیان ئەگرێتەوە لە شوێنەوەرەکانی میترایەکانە بووە کە چوار توخمی ژینگەی سەرەکی هەیە ئەویش خۆرە یاخودی وزە لەگەڵ خاک لەگەڵ ئەو لەگەڵ هەوە ئەم چوارە نەبێ ژیان دروست نەبوو لەبەروی ئەم چوارە کاتی هاوچەشی ئەم چوارە تێگەچی ژیان تێگەچێ لەگەڵ ئەم چوارە بۆتەوەی کە ژیان دروست بێ لە سەر زەوی ئێمە ئێستا ژینگەی ئێمە سەر زەویە لەم کۆمەڵی خۆرا کە ئەوەی گونجاوێ بۆ ژیان جارێ زەویە لەبەر ئەوەی چی هەوا و ڕاکێشانی زەوی و شێوازی ژیانی ئەم زەویە مرۆڤ لەگەڵ یا گونجاوە بۆیە ئێمە لەسەر زەوی لەسەر ئەم زەویە دروست بووین پێش ئەوەی کە مرۆڤ کە زیندەوە دروست بێ ژینگەی بۆ دروستبووە واتە مرۆڤ هێشتا دروست نەبووە حتا گیانداران دروست نەبووە سەوزایی دروست بووە خۆراک دروست بووە شت دروست بووە ئەنجا وردە زیندەوە دروست بووی ئەو خۆراکی کە حاضرە کەواتە زیندەوەرەکان هاتووە سەر
حازری و مرۆڤش دادێ بەیەکە لە زیندەوەرە نوێەکان لە چاو زیندەوەرەکانی ترە چون مرۆڤ تەمەنی ئەوە نەیەوە کۆمی هەمی ئەگەر تۆ بۆ چەند میلیۆن ساڵە لەمەوە پێشکە ئەم شێوە مرۆڤە دروست بووە و قابلیشە ڕێتی ئەچێ ئەم زیندەوەری کە لەسەر ئەم زەویە ڕۆژ لە ڕۆژان نەمێنێ شێوازێکی تازە بێتم پێش ئەمێ باسێک لەوە بکەین کە ئایا چه هۆکارێکە ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە و ئایا لە ئێستادا ژینگەی کوردستان لە ئاستێکی مەترسیداردایە لە ڕێی پیسبوونەوە خۆی هۆکاری پیسبوونی ژینگە دوو جۆری یەکیان مرۆیە یەکیان سروشتیە بەڵام ئەوەی سروشتی زۆر نامێنێتەوە وەسە بۆ نمونە ڕەشەبایەکە خۆڵ هەڵەکات تەپوتۆزیە دروزەکە خۆڵبارینێکە بۆ نمونە هەرچەوەش بۆ پیسیە دانانێ بەڵام جاری وایە بۆ هەناسی مرۆڤ بۆ هەناسی زیندەوەران بەچەند گرکانێکە کە گربراتە منتەقی ئەمانشتی سروشتیە بەڵام جاری وای هەوا پیسەکە ئەویش بۆ نمونە ئاو پیسەکەش بەڵام شتەکانی کاتێ بەس ئەوەی دووهەمیان کە مرۆڤە ئەوە کارەساتە مرۆڤ چونکە هەڵە پێکاتەکانی زەوی پێکاتی ئاو ئەگۆڕێ بۆ نمونە گڵێک مەلاین ساڵ تەمەنێتی هەتا بۆ بەگەڵ لە بەردە بۆ بەگەڵ ئێستا مرۆڤ ئەچێ بەربای چەند سەعاتێک کاتۆ بەخشت و برد و بینای پێ دروزەکە گڵەکە نامێنێ مەسە ئەم خواستەکە لەسەر گڵ زۆر بوو یاخود داپۆشە بە شارستانی مرۆڤ بۆکو بینا و دامەژراوەکان بەرەبەرە گلی کشت و کاڵش نامێنێ کەواتە مرۆڤ سەرچاوی پیسکەرە بە دووکەڵ هەوا پیسەکە ئاو پیسەکە خاک پیسەکە ئەنجا لەگەڵ ئەوەشە شوێنەواری زیندەوەرەکانی شتێک مەسە بۆ نمونە ئەچێ لە شوێنەکە خانووەکە شوێنەکە شوێنی مارومێرووە دوایی مارەکەیتە ژوورەوە بێ ئەڵێ ما عەرزی خوانی منە من شوێنی منە تۆ هاتووی ئەچێ مارەکە کوژێ بۆ کەواتە ئەو شوێنانەی کەوا مرۆڤ داگیری ئەکەن لە هەمان کاتە زیندەوەریش نابچێت دارەکانی لە ناو ئەچێ لە هەمان کاتە ئەبێ زۆری مرۆڤ بۆتە کێشە بەسەر ژینگەی بەسەر ژینگەکەەوە بەسەر زەویەوە دەستەکانە خۆش بێگەڕێم و لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش پامنێرمە ئەحمەد ئیسماعیل بە شێوەیەکی ڕاستە و خۆل لە سلێمانیەوە لەگەڵمانەیە ئەحمەد سڵاو لێوێ بەیانیت باش بێت دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین ئەم کاتی ئەوە بینەران باشتر کۆشین سڵاوتان لێبێ سڵاو لە بینەران بەڵێ سەبارەت بە زانیاریەکان دەمێت جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی بە تایبەت بەڕێبەری گشتی تەندروستی و تەبێژی تەندروستی و تەواوی ئەو بزیشک و کارمەندانی کە بە شێوەیەکی گشتی ڕێنمایی و ئەو جۆرە کارانە کە ئەنجام دەدەن کە لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنان بۆ بڵاوکردنەوەی ڕێنمایی باس لە ئێستادا باس لە تاکپارێزی دەکەن پرۆژەی تاکپارێزی یان کاری تاکپارێزی وەک یەکێک لەو پرۆژە گرنگانی کە لە پێناو پاراستنی هاوڵاتیان و سەلامەتی بۆ هەمووان بەکارێنانی دەستکێش و ماسک جارێکی تر کە لە دوای ئەوەی کە بە شێوەیەکی گشتی کەرنتینە تەواو بوو کە لە ئێستادا جارێکی تر داوا لە هاوڵاتیان دەکەن و ژمارەی بەرچاو لە توشببووی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستان تۆمارکراون بە شێوەیەکی گشتی داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ سەرجەم کارەکانی ڕۆژانی ژیانیان تاکپارێزی ئەنجام دەن کە ئەویش وەکو یەکێک لەو پرۆژە گرنگانی کە لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان و پاراستنی تاک لە پێناو سەلامەتی بۆ هەمان کۆژین دیارە دوێنە شەو و ئەو زانیاریانی کە لە ئێستادا هەن ژمارەیەکی دیکەی توشببووی ڤایرۆسی کۆرۆنا لە سەر ئاستی پارێزگاکان و بە شێوەیەکی گشتی هەمووانی گرتووەتەوە بۆیە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی جەخت لەسەر تاکپارێزی دەکەنەوە ئەویش وەکو پرۆژەیەکی گشتی کە لەو ڕێگەیەوە هەمووان دەتوانین پارێزرا و سەلامت بن ئەمە جگەلەوەی کە لایەنە پەیوەندیدارەکانی دیکەش هاوکات لیژنەکانی قامێتەوە لیژنەکانی چاودێری بازرگانی ئەوانیش لەگەڵ سەردان و گەڕان و بەدۆداچوونیان کە بەشێکی گشتی ئەوانیش لەگەڵ ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جارێکی تر وە زیادبوونی ڕێژەی توشبووان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەچنە هەر شوێنێک دەچنە هەر ڕێستۆرانتێک دەچنە هەر مارکێت و بازارێک لانی پەیوەندیداریان ئەو کەسی کە لەوێ کار دەکات و سەرپەرشتیاری شوێنەکان ئاگدار دەکەنەوە لەسەر تاکپارێزی و لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپاراستنی تەندروستی و جێبەجێکردنی مەرج و ڕێنمای تەندروستەکان لە پێناو پاراستنی هەموو تاکێک لە پێناو پاراستنی هەمووان بەڵێ سەبارەت بەوەی کە لایەنەکانی تەندروستی لە ئێستادا لە سەر ئاستی پارێزگای سلێمانی لە شاری سلێمانی 4 نەخۆشخانەی تایبەت کە نەخۆشخانەی سێمیان نەخۆشخانەی جمهوریەکە ئەویش وای پێدەوترێت کە تایبەت کراوە بە کۆرۆنا و لەو ڕێگەیەوە لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی دەیانەوێت بە شێوەیەکی تەواوەتی بە پێی پلانەکانیان هەیەە بۆ خزمەتی گشتی و سەلامەتی و بەرژەوەندی هەمووان بتوانن بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوبەڕووی ببنەوە بتوانن چارەسەر و پێداویستی تاوادابینکردن من لە بەردەم
بینای یان دیوانی پارێزگای سلێمانیم کە ئەمڕۆ لێرە لە نەپێندیدارەکان محافەزەی سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان لە شاری سلێمانی کە ڕێکخراوێک بۆ هاوکاریکردنی زیاتری ئەو خێزان هەژار و کەم دەرامەتانە سەبەتی خۆراکی دابین کردو ئەمە دیارە پێشووتر و بە شێوەیەکی بەردەوام بۆ ئێستا و ئایندەش دەستگای مرۆییمان بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان توانیوێتی هاوکاری و پێداویستی هەم بزیشکی هەم سەبەتەی خۆراک و هەم بە شێوەیەکی بەرفراوانتر خزمەت گوزارەکانی بگەنێت بەسەر جەمچینی توێژەکان و ڕێکخراوی دیکەش ئەیانەوێت لە ڕێگەی ئەو کارانەوە و هاوکارەکانی خۆیان بگەێنن و هاوکاری زیاتر بگەێنن زانیاریەکانی ڕۆژ زۆرن بەڵام لەسەر چوارچێوەی پرۆژەی ئەو کارانی کە لەسەر زانیاریەکانی ڕۆژ هەن هەمووان بەتایبەت لا نەپەیوەندیدارەکانی تەندروستی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا جەخت لەسەر تاکپارێزی یان جەخت لەسەر خودپارێزی دەکەنەوە بۆ ئەوەی هەر تاکێک بە شێوەیەکی جۆراوجۆر و جیاواز لە ڕێگەی بەکارێنەی دەستکێش و دەمامکەوە بتوانن خۆیان بپارێزن بەتایبەت ڕۆشتن بە هەر شوێنێک و نەچنە قەرەباڵغی لەو ڕێگەیەوە ئەو ماسک و دەستکێشانە بەکاربێنن و ئەمەش دەبێتە هۆی پاراستنی هەمووان و گەڕانەوەی سەلامەتی و تەندروستی بۆ گشتی وەڵە کۆژین. بەڵێ سپاس بۆ پەیامدێرمان ئەحمەد کاوە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو کاگارەرات ئەگەڕێم و لای بەڕێزت پێشتر باسمان لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە کرد ئەمە بزانم کە لەگەڵ پیسبوونی ژینگە کارگەکان تا چەند هۆکارن بۆ پیسبوونی ژینگە وە گەزانین کە ڕۆژ بە ڕۆژ کارگەکان زیاد ئەکەن و پێویستە شوێنی کارگەکان کوێ بێت بۆ ئەوەی کە شوێنێکی تەندروست بێ و نەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە هەموو چالاشێکی مرۆڤ هەر لە هەناسی خۆیەوە بەڵێ کە ئیشەکە ڕۆژ جگە لە ئیشەکان کە پێویستی بەوە هەیە کە ئەم ژینگەی کە لەسەری ئەژی بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی خۆی ئەگەر مرۆڤێک زۆر پاک ڕاگەری ژینگە بێ بە پێی یاساکە اینجا لە سا 15 ژینگە پیسەکە اینجا وەرە ئەگەرێکی هێندە بێ لەبەر کارگەکان چالێکەکانی مرۆڤ هەر هەمووی ئەگەر سنووردار نەکرێ ئەگەر بە پێی یاسا لەگەڵ هەڵس و کۆد نەکا مرۆڤ هەمووی تێگا مرۆڤ بەتوای دەستکەوتی خۆیان ئەگەر مەسەن جاریان مرۆڤ بۆ نمونە ئەوێ $100 قازانچکە بەڵام بای $1,000,000 جارێ زەر لە ژینگە بۆ نمونە ئەگەر یەک دڵۆپ ڕۆن 25,000 لیتر ئاو پیسەکە ڕۆنی سیارە باشە ئەم کارگانی کەوکو جەناوی فەو کارگەکان چکاریگەری ئەم کارگای کە لەسەر ئاوەکان دروستەکە بەدرێژای هەموو جیهان ئەتوانم بڵێم لە کوردستانە کەمترە بەس تۆ سەیری تانجەرۆکەیەکی ئاوی تانجۆسی ئاوی دەربێنەکەەوە ئیتر ژیانی تیانەماوی لەش ئاوێک ماسی تیانە ژیای ئیتر بەقەچی مرۆڤ ژنایە هەمووی لەڕێ ئەو کارگانەوە کە لەسەر ئەو ئەمە بزانم کە کوێ گونجاوە کارگەکان لەوێ دروست بکرێن بۆ ئەوەی کە دروستکردنیان و زیادبوونیان نەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە ئەو پرسیارت زۆر جوانە هەموو پرسیارەکان شەر جوان بە زەمان زۆر بەنگە یاسایەکەیە یاخود هەنگاوێکی زانستی لە ڕۆژی گوێ پێڵێن EIA واتە ئەو شتێک چەند کاریگەری هەیە لەسەر ژینگە مەسەن بۆ نمونە کارگەیە دانێسا لەگەڵ دەستخۆشیمان بۆ دەسێ ژینگە و فەرماگە ژینگە و پۆلیسی دارستان و هەموو ئەو بەڕێزانی کەەوە دڵسۆزن بە خاک و بە ژینگە ئەمە ئیشی یاسایە فەرماگە ژینگە بەدوای ئەو شتانە گەڕا و ئیشی باشیشان کردو یان نەک بڵێ خەریکن کارگەیە کە دائەندێ ئەبێ ڕەزامەندی فەرماگەی ژینگەی هەبێ لە مۆلا ئەو ئەوانیش بە دڵسۆزانە بەڕاستی کار ئەەکەن ڕەزامەندێکە چی خۆناچی بڵێ بەرە ئیجازەیەکم بەرێ و وەڵام من ئەم کارگێدان بێ سێرەوە کارگێ بکەن چ زیانی هەیە بۆ خاک واتای پێشتر نەبووە پێشتر ساڵانی زوون و بەزێسا هەیە چ زیانی بەسە و کارگەی لە شوێنەکەدا ئالی چ زیانی هەیە بۆ خاک چ زیانی هەیە بۆ هەناسی خەڵک چ زیانی بۆ زیندەوانە ئایا ئەو زەویە بەکەچی ئەوەیە بیفۆتێری بیکەی بە کارگەیەک یاخود ئەو زێ بیکەی بە بەرهەمێ بۆ کشت و کاڵ ئەبێ ئەم شتانە هەمووی لێگاتەوە ئەو لیژەی کە ئەچێ ئەو EIA کە هەبوو ئەو شتانە لێگاتەوە بەم شێوەیە ئەڵێ بڵێ ئەم کارگەی گونجاوە یان نەگونجاوە هەتا بۆ مەسەن بۆ بیرەنەوتەکانیش لەم بەینا مەسەن کۆمەڵێک ڕۆژ بۆ ئەوەی داناغاس سێریان کرد بزانون نەوتە لەوێ هەدەری هێنن گونجاوە یان نەگونجاوە ئەبێ بێگوێ بکەن چونکە بۆچی ژیانی مرۆڤ کە کەوتە بە ترسیەوەی ئیتر نەوت و بەسەن ئابووری وشت بەکەڵشیە هەموو شتێک بێت لە بەنای مرۆڤ بێ مرۆڤ ئەبێ خۆی ئەو شتانە پارێزێ ئەمە باسێک لەو بکەین کە لە پێشترا
کۆمەڵە کارگە هەبوون وەکو بەڕێزە دوتت کە لە شوێنی نەگونجاودا دروست کراون و ئەمەوێت بزانم کە هەتا ئێستا تا چەند زەرەریان ناوە لە ژینگەی کوردستان ئەمانە زەرەریان ناوە لە کشت و کاڵ زەرەریان ناوە لە پیسبوونی ژینگە. بڵێ ئێستا کارگە هەیە بە پێی خاشاکەکەی کارگە هەیە دووکەڵی خراپی هەیە بەس وەکو کارگە چیمەنتۆکان بەس ئێمە کاتی خۆی لە بازیان کۆمەڵی کێشەمان هەبوو لەسەر کارگەکان ئەو بوو لاڤارج کۆمپانیایەکی فەڕەنسیە بە قسەی کردین ئێستا ئەو دووکەڵی نەماوە بەڕێ کارگەکانی دووکەڵی هەیە واتە ئەو شوێنانەی کە جاری وایە بۆ نمونە لە دوای هێشتا کوردستان ژینگەکەی خراپ نییە بەڵام ئەمانی خراپتر دەبێت ئەجا کارگەی کەمە ئەو کارگانە لە شوێنێکا کە کۆ ئەبووە تەنامە بەزە بوو کارگەکە دروست بێ بەڵام ئێستا ئەو یاسایە گەر ئێستا بۆیە ئەستا شتان دروست دەبوو بێگومان ئەمە ئەرچی ڕێکخراوەکانە و ئەرچی ڕێکخراوەکان لەگەڵ حکوومەتە بە هەمانجی هەردوولا کەوا ژینگە بپارێزن و ئەرچی هاوڵاتی شەکەوە تا ڕۆژنبیری ژینگەی هەبێ کە ئێستا بەڕاستی ڕۆژنبیری ژینگەی زۆر باشە بەتابەت دوای کۆرۆنا کۆمەڵێکی خەڵک هەمووی گەنج خەریکی پاکردن و خەریکی نایلۆن کۆکردنەوە و خەریکی ئەم شتانیانی بەڕاستی گۆڕاوە کوردستان زۆر لە ڕووی ژینگەی و بەرەو باشیە چین بڵین هەست و بیری خەڵکەکە. کاگارەت با بچینە سەر هۆکارێکی تر لە پیسبوونی ژینگە ئەمێ باسێک لەوە بکەین کە ئایا هۆکاری ترمان هەیە بۆ پیسبوونی ژینگە و پاشماوەکانمان خۆڵ و خاشاکەکانمان ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی ژینگە بۆ نمونە خۆڵ و خاشاکی تانجەڕۆ ئایا شوێنی تانجەڕۆ شوێنێکی گونجاو بۆ ئەوەی کە خۆڵی لێ بڕژرێت یاخود پێویستە شوێنێکی تایبەت دامبرێت بە خۆڵ ڕشتن بۆ ئەوەی کە نەبێتە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگە. خۆی لە هەندێک وڵاتی پێشکەوتووە یاسا بەپێ هەفتە دەرەچی یاخود بەپێ مانگ دەرەچی بەپێ پێویستی ئێمە پێویستمان هەیە یاسای ژینگە پیاچۆنێکی پیا بکەین بۆختە ئەو پرۆژه یاسای ژینگەی حکوومەت یاریبە کوردستان کە ژمارە 2008 ئەوە لە پێشە پرۆژەی کۆمەڵی کوردستانی سۆز بوو درا بە پەرلەمانەوەی ڕەزامەند بوون و خنایە ناو یاسای ژینگەی هەرێمی کوردستان پێویستە پیاچۆنی پێچوو کە بەڕاستی وڵات کۆمەڵە گۆڕانکاری بۆ لە ڕووی کارگەکانەوە ئەبێ سەر لە نوێ یاسایی بۆ دابنێت و سەر لە نوێ بەداچوونێ بە ئەوەی جەناب فەرموو ئاو کارگانە کاریگە بڵێ کارگەکان بە پێی جیاوازی خۆی کاریگەری هەیە ئەو خاشەکەی کە فرێ ئەدرێتە چەند زیانی هەیە زیانی یەکەم زیارڕۆیی یەک هەیە لە بەکارهێنانی نایلۆنا ئەوە ئەبێتە هۆی زیان مەسرەفی بۆ خەڵک مەبەستە لە کۆمەڵێک شوێن پرۆژەی ریسایکلین خەریکە ئەوە دروست ئەوە زۆر ئەو کاریگەوەی دیست بێمە سەر ئەوە ئەم خاشە کە فرێ ئێرێ لەو ئەو زەویتر بە کەڵکی شتێک نایە ئەو زەویە کە زەویەکی ئەو پێڵەنکانی شەکراو مەسەن لە من بێگومان هەر لێرێنێ لە هەموو شارەکانی کوردستانە ئەو هەیە کە شوێنێک دیاریەکەن خۆ ئەمە فرێدانی خاشاک لە شار بێتەوە ئەمە دوورخستنەوەیە چاکردن نییە کە تۆڵێ ئایا خاشەکە لێ چۆفڕی ئەبی وانە بێ بە پرسیارەکە لەمە لەوا بێ خاشاکەکە چۆنە گەڕیتەوە بۆ جارێکتر پێڵێن جێڕانەوە ئەم جێڕانەوە ێستا ئێمە شتمانی پێڵێن CR لە ئەنگلیزیار مەسەڵ ریسایکل ریدیوسینگ ریپیرینگ یعنی جێڕانەوە چاکردن کەمکردنەوە ئێمە پێویستمان بە شتێک سەر خۆمان لەم وانانە زۆرمان وتۆ لەناو خەڵکانە کەوا بۆی خاشاکمان زۆر نەبێ ئەمە یەک شەردەرەگەکان شت کەم کەنەوە ینی پێویست ناکە تۆشتی پسکۆل لە نایلۆنێکی بۆ بەکاربێنێ یەکێ لە ئەرچی ئێمە کە لەگەڵ حکومەتاماگە ئەبێ لڕێی سنوورەوە قەدەغی کۆمەڵشتی نایلۆناتکەین کە پێویست ناکە مەسە بۆ نمونە قاپی سەفەری بڕۆ ناو خاشەکە چەند قاپی سەفەری تایە هەموو کەسێ لە بەرەوەی نەیشوە قاپی سەفەری نازانێت کە ئەو خواردنە گەرمە کردی و قاپە سەفەری ئیتر بە زەهرێکی خاو زاری خاومە بەسم نەچیە کەی خۆی سەر ناوکوژێ پاش ماوەی نەخۆشی تیا دروستەکە هەموو سێکە خەڵک هەمووی بەدەزم کوڕانەوە ئەناڵێنە هەموو جیهان ئەمە بەشێک نییە لە پیسبوونی ژینگە ژێش ئەمە کەمترە لە چاو پیسبوونی ژینگی کاتێک کە هاوا پیسە بێ بۆچی ئەچی خۆتە ڕاکردن نیە وەختە ئەوە نێ بە کەرەنتینە نەجاتە بێ مەسە بۆ نمونەوەی ساڵی 86 کە ئەوەی چەرنۆبیل تەقیەوە خۆ ئەو خەڵکەمەی ئیبادە بوو ئێستاش دەخۆشی بە دوایانەوەی خۆت بە کەرەنتین نەجا لەبەرەوە چۆن مرۆڤ لەم کۆرۆنای فریای خۆی کە زانی تەبانە بێ بە سوپاسی ئەو زانایە بکەوی کە زانی ئەم کۆرۆنایە بە قەرەباڵغی نەقڵەبێ کەواوتێتە بچن قەرەباڵغی بەکەن بە یەک مەکەون ئەوە جێگە چارە بوو بەڵام ئەگەر ئاو پیس بوو چیەکە ئەگەر ئەم خاشاکە کاریگەری لەسەر پیسبوونی ئاو هەیە کاریگەری لەسەر نەمانی خاک هەیە کاریگەری لەسەر زۆر جاکە ئەشتوتێ دووکەڵەکەی زۆری سیانی دیە زۆری بشتی خراپی تایە ئەو هەناسانە ئەو غازانی کە لەو مادەی هەڵەسێل بنایلۆ هەمووی ئەبێتە هۆی پیسبوونی هەوای ناوچەکە
کاگارات هەر بۆ پێش کۆرۆنا لەگەڵ بڵاوبوونەوەیدا هەر کە هات ئەم نەخۆشیە بێگومان کۆمەڵێک مامەڵەی ڕاگرت ئەمەش بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە پیسبوونی ژینگەی کەمتر کردووەوانێ بە پێی توێژینەوەکان اینجا باسێک لەوە بکەین کە ئایا پیسبوونی ئاو چی ئەکرێتەوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ئاوی سازگار بەدەست پێشووی کە باسی یەک سیاری پشکۆلا یەک سیاری بچووک کە بڵێنەوە سیاری بنزینە جا گازیشدا گاز دوێرانە یەک سیاری بنزینی بچکۆلە بە قەدەر 23 مرۆڤ لە سەعاتێکە هەوای ئەوێ ئەو هەواشکەی کاتە ناو سروشتەوە هەموو جاردار بۆی پاناکرێت یاخود ناتوانێت پاک بێتەوە زۆر جار زیاد دەگەینە بەناو شار و بەناو هەناسی خەڵ بەناو هەناسی زیندەوەران ئەنجا کە ئەمەی کۆرۆنا وتی ئەم سیارانی ڕاگرتووە دەوەرە مەلاین چەندەها میلیۆن سیارە بە ملیارها سیارە وەستاوە کارگە وەستا بێگومان کاریگەری هەیە لەسەر بێگومان کاریگەریشی هەیە لەسەر دروست نەبوونی ژاوەژاو یەکێک بوتمان لە توخمەکانی ژینگە جەنابەت فەرموود ئاوە بێگومان ئاو شتێکی زۆر زۆر سەرجێ ئێمە ئەڵێن بۆ هەموو زەوی نەک تەنها کوردستان ئەو ئاوەی کە لەسەر زەویە بەهار هەموویەوە کۆکەی تۆگە بیکەی بە 100 بەشەوە ناگاتە سێ بەشی کە بە کەچی خواردنەوەی کە مرۆڤ ئیتر لە ڕووبارەکانە باقی ئاوە سوێرەکانە کە ناخورێتەوە مەسەن دەریاکانە لەو لە ساسێش مرۆڤ ئەچێ چەندی پیسەکە ئەی باشە ئەگەر بەردەوام بی لە پیسکردن هەچی دوڵەڕی ئێوە هەچی ئاوە ڕۆیە و هەچی پیسی و کارگەی مەعمەلە پاژماوەی ڕۆنە و پاژماوی شتی سیارێ و ئیتر چیە پاژماوی ئەم پاکەرەوەی ماڵانە و هەمووی بچێتە ناوم ئاوە لەکوێ مەسەن لە ڕۆژهەڵات و ئەچێتە ئاوی دوکان یا ئەچێتە ئاوی سیروان ئێمە ئیکەینە ئاوی تانجەرۆ ئەبی ئەمانە هەمووی سنووری بۆ دابرێت چونکە ڕۆژە لە ڕۆژان ئەمە ترسانن نیە بەڵکو ئەمە بۆ چوونە ڕۆژە ڕۆژان ڕۆژێک لەم کۆڤید-19 خراپترمان بەسەرێ نەگە ئێمە سەرزەمین هەموو ئێستا زۆرژن ئاو نییە بخواتەوە ئەبێ لە ئێستاوە بە هەموو ڕێکخراوەکانەوە لەگەڵ حکوومەتی هەرێما لایەنی پەرویدا هەوڵ بین ئایا بە هەر شێوەیەک بێت لە داهاتووە بەشکم بەرنامەکانمان تۆزیێ چڕوپڕکەینەوە لە ئاوە بۆی ئەو ئاوانەی کە بە پیسی ئەچنە سەر ڕووبارەکان و سەر دەریاچەکان نێڵێن بچێت چونکە ئەوە یەک باندێتیان وەکو زوونێ ئەسا زوو ئەم تانجەرێ با بن باسی خۆمان بکە بە مناڵی ساڵی 50کانە چوینە تانجەرۆ ئای زێرابی شاتە سەر بە زێرابەکە زیاتر شتی سروشتی بوو کە تۆ زێڕۆی بە ئەرزا ئەو کاریگەری نەما هاتە ناو ئاوی تانجەرۆ ئاوی تانجەری پیس دێک دێمە ئاوی تانجەرۆ ئەمان خواردەوە ماسیمان تیاگرت بەڵام ئێستا ئاوی تانجەرۆ بەکەچی زیبەتانە چم تێرێگە بینم باڵندەیەگە بینم لەسەر ئاوەکەم ئەڵم فەقیر بوریاب نەیخۆیتەوە لەو ئاو چونکە نەهێلکە ئەکی نەدوای بێچۆکانیش بۆ بەخێوە کرد ینی ئەگە بەدەست بنوێت ئەم ئاوی ئێمە ئێستا ئێمە کوردستانمان بەڕاستی ئەوە نییە بڕی بترسی بەڵام ئەترسی لە داهاتووە کوردستانمان پاکە تا ڕادەیەشی باش بەڵام هەندی ئاوێ مەسۆک ئاوی دەربێنخان بەڕاستی بەرەو پیسبوونی خراپەچێت ئەبێ ئێمە پێش ئەوەی وەکو کورد ئەڵێ چەرمەکە سەگبی باخ خۆمان فریایی کەوین یەکمان کاگارات با باسێک لە ژاوەژاو بکەین ئەمە بزانم کە ژاوەژاو تا چەند هۆکارە بۆ پیسبوونی ژینگە لە هەمان کاتیشدا چی ئەبێتە هۆکاری دروستبوونی ژاوەژاو منە بێگومان ژاوەژاو یەکێکە لە هەرە پیسکەرەکانی ژینگە چونکە ڕۆژانە بەردەوامە خوای گەورە مرۆڤی دروست کردو گوێچکەی تا حەدێ گوێی لەشت باقی لە خوار ئەوە یا لەسەر ئەوەی گوێی لێنێ مەسەن بۆن بە کۆمەڵە دەنگ هەیە ئێمە جۆمان لێنێ بەڵام هەیە کۆمەڵە دەنگیشەیە گەورەیە ئەمە هەر جۆمان لێنێ بەڵام هەیە مەسەر بۆ من لەوانەیە تەقینە ئەسیرەکان حیوانی گوێی تێوە بێ بەڵام ئێمە جۆمان تێوە نییە جا لەم سنوورە ئەگەر مرۆڤ ئێمە یاسایەکەی پێڵن دیسیبڵ یعنی گوێی مرۆڤ توانێت 6 دیسیبڵی هەیە کە لەوە زیاتر و مەسەلەن فیکە ئەچێتە سەر و هەشتا خراپە بۆ مرۆڤ یاخود مکەبەرە بچێت سەر و هەشتا خراپە بۆ مرۆڤ چی لە مرۆڤەکە لەوانە یەکسەر نێکوژە باش نەوەیەک دروستەکە هەمووی تووڕە هەمووی تووڕە هەمووی بێزار هەمووی بێتاقەت لەبەرەوە ئەو دەنگانە پێویستە ئەم دەنگانە لە هەر شوێنێک بێ مرۆڤ لە هەموو شتێ پیرۆسترە یاخود ژیانی مرۆڤ هیچ شتێ پیرۆز دێ بەخەی مرۆڤ کەمە ژیانم کۆتە خەتەرەوە چ شتێ پیرۆزیات جەنابدیا ئەو مڵانانێ و نەوانی داتومان لەبەرەوە ئەبێ یاسای هەموو شتێکە بێ یاسای پاگراکردی ئەو یاسای ژاوەژاو یاسای هەوا یاسای خاک ئەمانە هەمووی هەبێ ژاوەژاوی چیە ئێستا بن بەلام وسێرە مرۆڤێکە چێ بۆ سەیران شتێکی گەورە با لەگەڵ خۆیان دەرەوە ناو ئەتوانی بڵێ دووری 20 کیلۆمەتر جوول لە دەنگی ئەو گۆرە باشە تۆ کەی هاتووی ئەمە کەی سەیرانە سەیران ئەوەیە
گوێ لە دەنگی باڵندە لە خوڕێ ئاو بگری گوێ لەوێت تۆ مەکە بەر گۆرانی ناوشار بەری تۆ بۆ یا مۆلی ناوشار بەری دەبێت جاربە هەموو دەنگە مۆلی دەکان ئەبێ دەنگەکانی حسای بۆ بکرێن مووی ئەبێ ئەمانە ئەگەر لە ڕووی یاساوە بڕێ ئۆتۆمبیلەکان هەموو شتەکە مەسە بۆ نمە کۆمەڵی کوردستانی سەڵ چی کرد لە سەرەتاینەوەکانە بێگومان ئێمە سوپاسی هەموو وەختێ سوپاسی دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدەنگمانەوە هاتون وەکو ژینگە بەتایبەتی بەڕێزان پۆلیسی هاتوچۆ کە زۆر هاوکارمان بوو لە نەهێشتنی دەنگە گەورەکانی ئەوەی ئەو چی پێڵە مۆسیقا بۆقیەکانی هەندێک سیاری زلێ ئەو هەر قەداغە کراوە نابی لێسا گوێ لێنێ بێگومانەوەی کە لەگەلەیە خەڵک داسڵەکە هەموو داسڵەکانیە زەرێری هەیە بۆ دڵ یەکێ لەوانە باسی دەنگەدەن کرد ئەمە زۆر گرنگە ئێمە بێگومان پۆلیسی سلێمانی زۆر سوپاسیانەکەی وەڵامیان ناوێتەوە هەم لە کاتی خۆشە هەم هێزەکانی ئاسایشی دەست خۆشیان یەکێکی ئێمە نام کتابمان بۆ کردوون لەسەر ئەم دەبار قاچان و تەقیدەوانەی جەژن بەڕاستی ئەوە ژیان تێک ئەوە ناخۆشە ینی جاری وایە مەسەن خچێتە ناو سایری سایخێک خۆیەوە بە شتێکە ئەمانش قەدەخە بکرێ باشە چونکە ئەوە یاری نیە بۆ مناڵ بەڕاستی ئەوە یاری نیە بۆ مناڵ ئێمە یاسایەتمان هەیە لە ژینگە هەشتێک مرۆڤی بێزار کرد هەشتێ بوو بەهۆی بەرزاگرین دەرەوزەکە بۆ یە سکاڵات تۆمارکە یعنی ئەمانە ئەبێ زیاتر ڕەچاو کرێ زیاتر ئەم بەتایبەتی ئەمەی کە لە وەکو جەناب دەفەرمووت ئەم یاریانی مناڵ ئەم تەقەمەنیانی مناڵ کە مناڵ بەدەستێک هەم بۆ مناڵەکە زەرری هەیە داهاتووە تەمان دەور لە ئەمە بۆ کوشت بینە بێتەوە لە سەریەوە تۆ چین ئەبێتە سێ توای ئەم مناڵێکی لەوانەیە دایمە خوڕپە لە ڕێاتی بەس نازانی ئەم تەقەمەنیە کە بڕ تۆ بیرەکەی تۆ جارکە ئەم تەقانە تا من بەلای من لەگەڵ تەقەتە نورەنج کە بێڵێن فیشەکی ڕووناکەرەوە وەکە بڵێن گرمەگر لەگەڵ ئەوە شانی یعنی بەڕاستی مرۆڤ ئەبێ لە سەدەی بیستویەکە بیر لەوە بکاتەوە چ شتێ ئاساییشە چ شتێ هێمنیە بۆ مرۆڤ بۆ نەتەوەکەی بۆ گەلەکەی ئەوە بکە ئەم دەنگ و گرمە گەرموشتە یاخود بۆ بنا با بچی لەسەر تەقی خۆشیە کە شتێکی نایاساییە شتێکی ناشیرینە شتێکی خراپە کە تۆ خۆشیە گەبینی کاکە وەرە بە هەڵپەرچێ دەری بڕە وەرە بە هۆڵزرنا دەری بڕە وەرە بە شتێک تۆ بێن تاقە کۆمەڵێ ئەنج ئەمە شتێک دیاردێکی نایاساییە دیاردێکی ناشارستانیشە کاتێک کە تۆ خۆشیە خبرێگە بیسی دەزەکەی بەتەقە خەڵکەکەی بەتەقاوەی کە تەقەکە ناچێتە ژوور باقی مێچێتە ژوور لە ترسەڵێنێک شتێکم بەرکێت کاگارات با باسێک لە ڕۆڵی ڕێکخرا و کۆمەڵەکان بکەین باسێک لە ڕۆڵی کۆمەڵەی کوردستانێکی سەوز بکەین لە چەسپاندنی یاساکانی پاراستنی ژینگە لە حکوومەت و پەرلەمان و باسێک لەوە بکەین کە تا چەند هەوڵتان داوە لە ڕووی پەروەردەیی لە ڕۆی خوێندنی باڵا وا بکەن کە تاکێکی ژینگە دۆست دروست بکەن بڵێ ئێمە کاتی خۆی کە ئیشمان کرد لەسەر سێ تەوەر لە ساڵی 16 دینەوەیە کە دامەزراین پێش 29 ساڵ لەمەوە پێش لەسەر سێ بنەما کارمان کرد ئەو وەختە ئێمە یەکەم کۆمەڵە بووین لە هەموو کوردستانە و یەکەم کۆمەڵەش بووین لە هەموو عێراقا کە ڕێکخراوی مەدەنی دروست کاتێک ئێمە دروست بکە زۆر کەس بەلایەوە سێ بنەیە بیست نەیە زانی ڕێکخراوی مەدەنی زانیاری لەسەر نەبوو ناقیشێن چکە لە وڵاتێکی دیکتاتۆری حکوومەتی عێراقا بووین مەجالیەوە نەبووی ڕێکخراوی دروستکە کاتێک ئێمەمان دروستکەمە سێ تەوەرمان کرد یەکەمین هەمانجی لەگەڵ حکوومەتە و داواکردن لە حکومت ڕێنمایی حکوومەت بۆ ژینگە دووهەمین گوشاخستە سەر هەموو کارگە و کەسێک هاوڵاتیە کەچ ژینگە پیسکە سێمین ڕۆشنبیرکردنەوە ڕۆشنبیرکردنەوە ئەوە کاری سەرەکی ئێمە بوو ڕێپیشاندانی خەڵک ڕێپیشاندانی قوتابیان من خۆم یەکێکیان لەوانە بووین کە بە بڵندگۆوە ئەچوین بۆ ناو قوتابخانەکان بۆ ئەوەی ڕێنماییان فێکی هەل لە نەوسیا ئەچێ قوتابیەکانەوەت ئێمە سپاسی پەروەردەشەکەین پەروەردەش لە هەموو کاتێکا کارمان بوون یارمەتی بۆ یارمەتیەمە ئەن کە بچین ناو قوتابخانەکانەوە قوتابیەکانمان هین کرد اینجا بەرنامەی ژینگەماندانا خولمان کردەوە بۆ مامۆستاکان اینجا وای لێ هات پەروەردە فەرمانی کرد کەوا لیژەی ژینگە لە قوتابخانەکانە دروست بکە بکاتەوە لە مامۆستای وەرزش و هونەر و ئەمانە لەگەڵ قوتابیەکانە ئەم شتان ئەم لیژلیژنیان دروستکە ئەچیتە هەست قوتابخانەیە ئێستا هەندێک لەو قوتابیانی کەوا پۆلی 1 و 2 و 3 سەرەتایی بوون ئێستا لە زانکۆ لە بەشی ژینگەوەی لە بەشی بایۆلۆژیەکە ئایا تا چەند واتان کردو هۆکارێک بوون بۆ ئەوەی کە وانەیەک تایبەت بە ژینگە لە خوێندنگەدا بنێن ئێمە وانەی تایبەت بە ژینگە لە خوێندنگانە پێشکەشمان کرد بە پەروەردە وتیان توانای چاپکردنیمان نییە مەگەر لەمەولا ئەگەر خوا کردی ئەم وەزعی ئابوووریە چاک بوو
ئەم شتا ئێمە لە بەرنامەمان هەیە کە خۆی بەشێک لە بەرنامەی ژینگە هەیە لە قوتابخانەکانم بەڵام وەکو ژینگە وەکو منهەج بخوێنێ وەکو ژینگە بخوێنێ جیاوازە وەکو منهەجە خوێندێ و ئەبێ ئەو قوتابیانە ببرێتە شوێنی خۆی ژینگیان تێبگەیەندێ ئاو خاک و هەوا و زیندەوەر و خۆشەویستی ژینگیان تێبگەێنێ ئەنجا ئەو فەرموانەی ژینگەیە نەک تەنها دێڕێ پێی بڵێ مەسەن پارێزگاری لە ئاو کەلش دەبێ عملیان ئەوانەیەکی تایبەت بە ژینگە هەبێت بەڵام سێرکە ئێمە هەموو مرۆڤێ دوو ئیشەکە جارێ ئیش بە دەستێک ئەەکەی ئیش بە ڕۆحەکەی هەچ ئیشێ بەدەست کردێتە نابووە نەجاتی بێ ئەبێ ڕۆحتی لەگەڵە بێ ئەنجا ئیشە ئەبێ بە ڕۆحێنی باوەڕت هەبێ بەو ئیشێکە ئیکەی بەڵێ ئەسامە باوەڕمان هەیە گەلەکەمان خۆشەوە خاکەکەمان خۆشەوە بەخۆ بەخشانە لە کۆمەڵی کوردستانی سەوز و لەگەڵ برادەرەکانی خۆمانە هەموو کۆمەڵەکەمان هەر هەموو بەخۆ بەخشانە خزمەتی بەبێ چاڕوانیشتی خزمەتی کوردستانەکەین و ئەمانەوێ پاشە ڕۆژێکی هەیە من و ئارام بێ بۆ ژینگەی کوردستان و ئێمە زۆر دڵخۆشیشین کەوا کۆمەڵی ڕێکخراوی ژینگەی زۆر دروست بووە هەمووی پەیوەندیە بێمە دەستخۆشیان لەکەین و ئێمە هەماهەنگی لەگەر هەمویانەوەڕێکی لە پێناوی بەرژەوەندی گشتیان ئێمە بۆ بەرژەوەندی تایبەتیش ناکەین ئەگەر بەرژەوەندی گشتیشک بەرژەوەندی تایبەتەکەشە سەلامەدە بەس بۆ بەرژەوەندی تایبەتیشکی بەرژەوەندی گشتەکەت ئەڕوە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بڵێ سپاس بۆ بەڕێز ئاراراز زەردەشتی سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان کاردۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆی لەگەڵمانە باسمان لەوە بۆ ئەکات کە کۆمەڵک پلان بەڕێوە ئەچێت بۆ بەرەو پێشچوونی کەرتی کشت و کاڵ لە کۆیە کاردۆ سڵاوت لێبێ و بەیانیت باش بێ دەمێ بزان زانیاریەکان لای تۆچین بەڵێ کۆژین بەیانی ئێوە بەیانی دژانی گەلی کوردستانی باش بەوەی تەندروستێکی باش بۆ گژلایەک بەڵێ من ئێستا لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کۆیەم وەک دەزانین کۆیە لە ڕووی جوگرافیەوە منتقەیەکی گونجاوە هەم بۆ چاندین دانەوێڵا هەم لە ڕووی سەوزۆ میوە کە لە سنووری تەقتەق و بزەی بچووکەوە سەوزۆ میوەکی ساڵمە سەوزۆ و میوەیەکی زۆر دەسێندرێت بەرومەش زۆری کشت و کاڵی هەیە لەم ناوچەیە بەڵام لەم ساڵدا گرفتی کشت و کاڵان بە شێوەیەکی بەرچاو بەبوونی سنوورشی سەرا کە ئافاتێکی زۆر ڕووی لەم ناوچەیە کردووە کە دەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر لە گەن و دانەوێڵەکانیان ڕوو لە ناوچوون دەچێت بۆ منەستا من ئێستا بەڕێز کاک سەرباس بەڕێوەبەری کشت و کاڵی کۆم لەگەڵدا قسە لەسەر کەرتی کشت و کاڵ و بەرهەمی دانەوێڵەکانی جووتاران دەکەین کاک سەرباس ئەگەر فەرمیدێرەکانە بەخێر بێت بیان باش ئەگەر کەمان بڵێت بەرهەمی کشت و کاڵی لە کۆی لە ئاستێکە و تا چەند گرنگی بۆ بارەکدا لە کۆیە پێشتر بلۆ خۆت باسی کرد بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کۆیە تەمان لە سنوورەکەی فراوانە لە سێگرکان و تەختەق و ئاشتی و ستان و جێگەرە شەر پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی کۆیە سەر بڕێوەبەرەکان ئەو سنوورە دابەش بووە لە ڕووی جوغرافیەوە هەندە شوێنی کە پشت بە باران دەبەستن ئەوانە دانەوێڵەی دەچێنن گەن و زۆ و نیست و نۆق و ئەوانە لەو سنوورەی دەشتی کۆیە و هەندە شوێنی ناوچەکانی تر هەندە شوێنشمان هەیە کە کەوتوتە سەرزەی بچووک ئەوە بە بەربوونی سەوزە و بەربوونی چێلگەی زۆر دەکرێت وەکو خیار تەماتە شووتی گوڵە بە ڕۆژە و داروباریشی زۆرتیا خاصن بەربوونی هەنجیر و قەیسی و سێ و خۆخوانا لەو سنوورەی زۆرە بەشە شتمان کەوتە پشتی چای هێوە سوڵتانەوە کە زۆربەی گوندەکان عایدی بەرەبەر ئەوە بەشی سفتانە ئەوانە زیاتر باغداری دەکەن بەربوونی ئەو شوێنانەش لە ڕووی توالێتەوە زۆر بەرزە خاصن لە مەسەلەی هەنار و سێ و قەیسی و خۆخواانە گۆڕانکاری شتایی بەسەرداهاتە کە لاموو شامیێنتر لە سنووریمە زەیتونە کە پژێخرا بەداخەوە ڕزی زەیتون لە سنووریمە گەلک زۆرە هەتا سمتێکە بەناوی هەرموتە لەو سمت باشانەیە کە بۆ خواردن بەکاردێت لەگەڵ وەش زوتێران لەخۆیان لەسەر سای بخوان لە کاتی زووتریش بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەولێر کۆمەڵێک باخچەی ڕەزی گەورەی دروست کرد لە بۆ زوتێران لە زەیتون لە بۆ زەیتی زەیتون بەڵام بەداخەوە قەول بوو لە ڕێکخراوەکان واروا بێتەوە وەزارەتیش کارگەیەکی زەیتون لە کۆیەدا مەزرێن لە هەرمۆتە داینە کە مەرکەزی زەیتونە بەڵام
ئەو وعدە بەسەر جێبەجێ نەکرا کارەکان لە هەولێر دامەزان نەساکە لێرە خەڵک بێبا زەیتون دەبا لێ دەکا بە ڕوونی زەیت بەڵام ئێمە لە وەرنامە داوا دەکەن کارگەیەک کە کارگێژ زەیتون لەو سنوورە بکرێتەوە لەبەرەوەی ئاوهەوا و کەشی ڕووکانە زەوی لێ ڕووکانە زۆر شیاوە لە بۆ زەیتون سەبارەت بەوەی کە سەیدۆمت کرد کە مەسەلەی دانەوە لە ئەو سارەکە دوتیاران ئایا دوتیاران سنوەر بووینە لە سوورێمەیان زەوەمەندن تەمەن بەگوێرەی هەر گوندە بەگوێرەی مەساحەی خۆی ئەرزی دابەشکەوە لەبەرەوەی سنوورێ ڕووکانە ئەرزی گسکەیە فەلاحیمە يعني لما بين الشخص حتى تصل دوني زيادة بدأ استوانيا حتى دقات بيستو زي دوني شو بس طبعا أو باش زي كباس ممكن بشيء جانا زي بدزنا كابو زور بيك كارباري لباس بلا ما أنا كلا كنت جادني شون يا مرداري جا كان يا مسألة دوازنا ماسية كمرق لو برومانه كرسوري مقلق زور خاصة بس اشتاماني أجل نسبة دوازني قلق زورا لهروا بيتو حوزي ناصر زورا بلام لبر نبوني بازار ولبر نبوني هاوكاري كردني زتيارانو شيشو قرفتي نفوشي وقافاتي صالانو هروا تيتشي افروجانا زورا وادك بتياري ما بخورا نقاتن زور زي بازاركان زهر من دبيتن او هلانا كذا لسوري مزور بي سارانو دوباره دفتو بو نمونا شوتين يعني خيار تماثل لسنوي تقطق كزور ذكر زوربي او افاتاني كصالاني فيشتغل دوباره دكرته ولا بروي يكمن او تياران مان مثلا وهو شارين مثلا بزان كأبزوية دوري إسرائيل كان مثلا كشركة زاني مثلا صالية كم مثلا بون نمونة كرمي نماتو ديت دايك همو شركة كده فوتين يا مثلا دبيني فيروس هيك نقل دبي تنزلوه دبي مفروض الساري دوم عيني بربومنا كله وعيني نخوشي براو نفتو زابو بتياراني سوري ما هاوكاريش لروي هاوكاريش هو وخود زاني قرين دارين ل 2016 صار دو تا ساكا هزول هاوكاريش شوا بتساونك لبو بتياران كبتواني بسيار بس تنها او نبي امصالك 1900 لتر درماني سمشتري توزيع كارثيران ودرماني كركري رجاينا وغنم هروا بيت وراهم تبقى زولك لو لبونا ورز باغ بكاريتن كهبه بس درماني سمشتري ليس الافات كانت يعقد سمشتري فلاحه كان زور بيزار مدرسان بله سنو في السنة طبعا دوري جاني صالك صالك دوري جاني او برودك طبعا لما عندي ياخذوا سي حتى دقات السي لسيابر زكانو قنديل برن او قردو او سيانا حتى زاربال سياق زكانش دمينيتو كوسوتو انا انا هجري دكن لما عندي دو سلدنا ناو حقلي كان زوكي دكاران كا هات اوان هسي بنا كان قليك دو قلب كلمات قليش تدايبتن او بعرفت المفروض خلاص بكره والله دكتور او شهر الزاين يعني مسحيش بو شكريناك هذا تناو كاتانا سبيدك كان لكارت رازها كان كالك او سنه تقريبا هزاري دادو هزار الكداد هاي هزار واحد بيسداد يعني هل سنه زياده دوصت الكداد طبعا ك أول كانت روكانو بيش كمان عندي تساوي بينزو قرمازات نسبة كي كلك زور دادي أول كم زار أو سنة كرناو شركة خويدة أو نوكاني نايهدي دوام مشان إستا كزور زورا لا هجرة لمنطقة هولير وجاكر مكان برو كويو أو ديوي سنارو كوبرين بيتوين وأنا ديتن إستا حاليا أو هجرة هي اللي هر قولك زبيني تماشا كي دي بيوه زيادة بيوه بس كاتشون بدسمين هو باسي دكاران يستوري زي بسوتك تتحلل خيارتي توقي أخطر أنت اللي حنس على مدى همش الزور دسمي بخيار الطماطو شوكيوات هروس هاغنيو لبازار قلت يعني بزالان بيشتر هاوكاري وزارة إزراعي هبو باري نقل عند دا يعني سعره باري عند دا هاوكاري هبو دا عنده لبوي كابه دكارك سودمن بيتن أواني دا عنده شي زوربي وعنده أمر بو علوي سليماني عنده شو دا أمر دا هوليرو شو علوشمان هي لكوية تخطق
لە بۆ سنوورەکەی زۆر زیاتر بوو بۆیە ئەو دامن لە بۆ هەولێر سلێمانی بەڵام ئەو هاوکارێ ساڵ لەبەر قێران جارانە ئەو کاریان نەمایە دووش ئەو بەروبوومەی کە هەیە ساغ نابتەوە لەبەرەوەی لە ئیشتیفای ذاتی منطقەی لە زیاترە مەسەڵەن بۆ نمونە مریشک مریشک لە سنووری کۆی زۆر زیاتر لەوەی کە لۆی ساغ نابتەوە بۆ هزار بار مریشک چۆلۆ دێتە 1200 یان لە دەوازن لێرەکە هەر مریشکە چۆلۆیەکی بە ستاندەرد و 1500 دیناری مەسرەفە بەڵام زوتیاران ئەو کێشانیان ئەگەر بۆ چارەسەر بکرێت هاوکاری بکرێت و تیمی بەڵام ئەمە تیمەکە تەنها توانێت لە ڕووی زانستیەوە هاوکاریان بکەن سەردانیان بکەنیان ئەگەر سەردانمان بکاتین تەشخیصی نەخۆشیەکان و ڕێڕێنمایەکانە پێش بەڵێ کۆژی پێشەوە گەڕێمەوە لای ئێوە دەمەوە باز بۆ بکەن کە بەڕێوەبەراتی بەگری شارستانی کۆیە کە لێ سەدا وەرزی گەرما و نزیک بوونەوە وەرزی سوپان نزیک بووتەوە بۆ ڕێنمایەکان بڵاو دەکاتەوە بۆ فەلاحەنە خۆبەوەی کە ئێستا بە خەریکی سەرقاڵی درێنەکردنی گەم و جۆنە بۆ ئەوەی بە دوور بن لای حاڵەتێکی سووتان لە ناوچەکە منیش درنەوە دەگەڕێمەوە لایەوە سپاس بۆ پامنێرمان کاردەوە کاوەشێکی ڕاستەوخۆ لە کۆی و لەگەڵبا بوو سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازان وەکوتمان لاتەوەری سێماندا باس لەوە دەکەین کە ئایا تا چەند لە ڕێگەی خۆراکەوە کۆرۆنا دەگوازرێتەوە دواتریش باس لەو خۆراکانە ئەکەین کە بێتە هۆکاری بەرزبوونەوەی بەرگری لەشمان بۆی بتوانین کە ئەگەر خوانە خواستەم نەخۆشیشمان گرت بتوانین بەسەری داسەرکەین هەر بۆ مەبەستەش دکتۆر نزار محێدین پسپۆڕی نەخۆشی هەناویەکان باشێکی ڕاستەوخۆ لامانە دکتۆر سڵاو لێوێ بەیانیت باش بێت بەخێر هاتیت دکتۆر گیان با باسێک لەوە بکەین کە ئایا خۆراک تا چەند ئەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا وەکە زانین کە لە سەرای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە هەر کەسەوە باسێک باز لە شتێکە کات ئەمێ بزانام تا چەند ڕاستە ئەمەی کە خۆراک ئەبێتە هۆکاری گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا بنسبەت خۆی پێشەوەی کەم باسی بکەین ئەوێ باسی بزانین چۆنێتی گواستنەوەی ئەو ڤایرەسی بە عام یاخو ڤایرەسی کۆرۆنا بە عام چۆن ئەگۆزێتەوە لە یەکێکەوە بۆ شیشکە طبعا ئێمە دایما بۆ ئەو جۆرە هینانە ڤایرەسانە تقریبا سێ ڕێگەیمان هەیە ڕێگەی یەکەمیان بریتێ لەوەی کەوا دڕۆپلێتی پچکۆلە زۆر پچکۆلە کە لە 1 مایکرۆن کەمترن لە 5 مایکرۆن کەمترن ئەمانە زیاتر جۆزێنەوە کەمە ئەمێنێتەوە لە هەوایە بۆ ماوەی تقریبا سەعاتێک دڕۆپلێتی گەورەمان هەیە کەوا گەورەترە لە 10 مایکرۆن گەورەترە کە ئەمە زیاتر لە هەوایە بێنێتەوە بۆ ماوەی دقەیەک تقریبا جۆری سێم لە گواستنەوە بریتێ لە گواستنەوەی ئەوەیە کەوا بەهۆی شتەکانەوە کە یەکێک مەسەلەن ئەپژمێت یاخود دەکۆچێ بەسەر شتێکا و ئەو شوێنانەی کە تایەتی پیسێکە طبعا ئەوەی کە باسمان کرد زیاتر لە کۆرۆنا زیاتر یەکەم و کە دڕۆپلێتی گەورە و ئەفو دڕۆپلێتی گەورە لەگەڵ دڕۆپلێتی هینەکانە لە گەشتەکان پیسەکە لەبەرەوە زیاتر لەوە چە خواردنیش بەو شێوەیە پیس ببێ کە باسمان کرد یاخود نەخۆشە یاخود ئەو ئینسانی کەوا نەخۆشیێکی هەیە نەخۆشی کۆرۆنا یان فیۆنزایە هەرچی شتێکی کەوا هەڵامەتە کە بەسەر ئەو خواردنایە ئەپژمێت یا بەسەر ئەو شتایە پژمێت یا ئەو ڕوەی کەوا خواردنەکەی لەسەر حازرەکەی لەوانەیە ئەوە بێتە هۆی کەەوە ئەو ڤایرەسەی لەسەر بێت و کە کاری خواردنی لەسەر حازرەکەت بجۆزرێتەوە ئەمە ڕێگەیشیان ڕێگەی کەمان هەیە جاری وایە کە ئینسانەوانی کە مەسەلەن زیاتر لە چیا ڕوا لەو خواردنانی کەوا مەسەن میوە لەبەرەوە باشترین شت پێشەوەی کەوا میوەکان وەرەنەکەیت پشۆرێتەوە بپاچی بۆ ئەوەی گەر ڤایرۆسی لەسەر بێنەک لە ناوەینە لەسەری بێت پاکەکرێتەوە شۆرێتەوە ئەوانەی خواردنانی کە مەسەن لە دەرەوە زیاتر شکل لە تۆ لە ماڵەوە بڕوان ناکەم تۆ یەک خواردن بۆ حەزر کاتۆ نەخۆشی هەبێت زیاتر لەوانەی لە دەرەوە مەسەن بۆ نمونە خواردنەی کە بە دلیڤەری بۆ تهێنرێت محاولە بکرێ و خواردانە کە هێنرێت کین بێتۆمانە کە لەوە چێ لە نەو خواردنەکەیانە مەسەن زەرفەکە کە دەور پشتێتی کە پاک ئینەکرێومانە ئەو زەلامەی کە بۆ تهێنە لەوانەیە هی بێت لەبەرەوە پێویستە ئەوانە زیاتر دکتۆر باباسێک لەوە بکەین کە پێویستە چی بکرێت ڕۆژانن لە ڕێگەی مەرزەکانەوە ژمارەی زۆر خۆراک ئەهێنرێتە ناوانێ ئەمە باسێک لەوە بکەین کە چی بکرێت بۆ ئەوی کە ئەم خۆراکانە کێنە ناو هەرێمی کوردستان خۆراکێکی تەندروست بنەوە بۆ خواردن شیاو بن لە هەمان کاتیشدا نەبێتە هۆکارێک بۆ گواستنەوەی نەخۆشی کۆرۆنا بەنسبەت ئەو خواردنانی کە لە حدودەوەیە پێویستە یەکەم شت ئەم خواردنانە ئاگاد لێ بێکەوە زۆر نەمێنێتەوە مانەوەیان زۆر لەو شوێنەیە لەوانەیە بێتەوە مەسەن بۆ نمونە و میوەکان لەوانەیە زۆربیان خراپ ببن خراپ چکۆ مەسەن چە ڕۆژی بەسەر بچێیا لەبەر و گەرمایی کێت ئەو گوازرێتەوەمانە بێ ئاگاداریەوە نەبیت دووەم شت وەکو وتمان پێویستە ئەو خواردانە ئەکسپایرەکانی لەسەر بێ بەتەواوەتی بۆی زانینەوەکو خواردنی ئەکسپایر هات بێت ئەکسپایری لەسەر چکە ئەو خواردانی کە وا داخراون و کە پسکراون زۆربەی لەوانەیە ئەکسپایر بێت و لەسەری نووسرا بێت کەوا ئەکسپایر بۆی بزانێت کە چەندە چەندە و هەروەها ئەو خواردانە کە ئەجۆزرێت ئەوانەی کە ئەجۆزنەوە
ئەبێ ئاگالیان بێن نەخۆش نەبێت و هەمویان فحسکرا بن چکە جاری وایە خواردنەکە ئەجوێزنەوە هەل لەگەڵ سنووقەیە ئەو شتێکە هی نەکرێت ئەو ڤایرۆسی لەگەڵا ئەبێت و بۆ ئەجوێزێت بۆ ئەوانیکە لەبەرەوە ینی پێویستە بەوانەی کەواین بێت فحوساتیان بۆ بکەوانەی کە لەسەر حدودن بەوانەی کە گوێزنەوە ئەوانەی کە ئاگیان لێتی و هێنانی بە دکتۆر بابینە سەر بەرگری لەش ئەمە بزانم کە بەرگری لەش چییە و تا چەند کاریگەری هەیە لەسەر نەخۆشی کۆرۆنا و ئەو کەسەی کە بەرگری لەشی بەهێزە ئایا ئەگەر کۆرۆنا بگرێت ئەمە چۆن ئەم کەسە بەنسبەت ئێمە بەرگری لەش ئێمە دوو جۆر بەرگری لەشمانێ بەڕاستی خۆی گەورە بەرگێکی جوانی دروست لەشی ئینسانەکەوە پارێزگاری دلێکە لە زۆربەی نەخۆشەکان دوو بەرگری گەورەمان هەیە کە یەکیان بەرگریتێ لە بەرگری گشتی کەوا مە سروشتیە کە خۆی یاویدێتە کە لە 4 بەش پێکاتەوە بەرگری یەکەمیانەوەی گەورتێ لە پێست و لەگەڵ بەرگری لەگەڵ لینجە مادەینەکان لیجە ڕووپۆشەکان وەکو دەم و بۆری هەو ئەمانە بەنسبەت پێستەوە مەسەنسەکەی پێست بەرگریەکە بە عام نایڵێت شتێتە ژوورەوە دووەم شت هەروەها عارەق و چەوری و ئەم شتانە دەرەیات لەگەڵ مادەی ژەراوی کە بەکتریال ناوەبات ئەمە یەکەمینی بەرگری گشتیە دووەم چییە بریتێ لە وەکوتم لینجە مادەکان مەسەن لینجە مادەکان سەیەکی بۆری هەواکانەکەەوە مادەی لینجی دەرەیات ئەو لینجێ نایڵێت بەکتریا و ڤایرۆسوش بچێتە ژوورەوە هەروەها لە ناو بۆرەکانی هەوایە مەسەن کوڵکمانەیە خانەی کوڵک ئەم کوڵکانە نایڵن شتی وردە بچنە ژوورەوە هیتر لە ڤایرۆس و لە بەکتریا و لە هەموو تەپۆتۆزۆ ئەو شتانەش وارووا بۆری ژیانەکانی مەسەلەن ناو مەعیدە ئەویش بە هەمان شەوە هەر بە بەرگری دەهارێت سەرەکەی هەچی بەکتریایەک یا ڤایرۆسێک کە بچێتە ژوورۆ لە ناو ترشی مەعیدەیە لە ناوەچێت ئەمە بەرگری یەکەم کە وتمان گشتی بەرگری دووەم بریتە لەوەی کەوا بریتە لە جوابانەوەی هەوکردنەکان کەوا ئەمەژیشی خڕۆگەسپەکانی ناو لەشە لەگەڵ مادەی کە ئستامینۆمانمان بۆ دەرێن کەوا کاریگەر مەسمبوانی وەکو نەخۆشانی کەوا ڕەبوویان هەیە جۆری سێم لە بەرگریەکان بریتێ لە بەرگریە جەماعەتێ پرۆتین هەن لە عفو پرۆتینە لە ناو لەشە کەم پرۆتینانە ئیشیان چێنە خوێنە سوڕێنەوە تقریباً 20 پرۆتین ئیشیان لەگەڵ تەواوکەری سیستەمی تاواکاری کە پێوتە کۆمپلیمنت سیستەم ئەمانە ئیشیان چیە پەلاماری ئەو خانانەیان کە نەخۆش کەوتون لە ناوی ئەبەن بۆی کەوا بڵاو نەبێت تۆشتەکە وارووا خانەکان جوالێکات تەنیشتیان کەوا هەنێ مادە دەرێن وەکو کەوا چی بکەن کە نێڵن خانەیکە لە ناو بچێت و جۆری سێ چوارەم لە بەرگری گشتی کەمان بتێ لە تالیهاتن زۆر کە زوازیان تالیاتن نەخۆشیێکی خشتێکی خراپە ڕاستە نیشانەی نەخۆشیە بەڵام بریتە لە جۆرێک لە بەرگری چکە ئەو بەرگریان چی لێکات ئەوە زیاتر واکات کە ئەو ڤایرۆس و ماوەی مانەوەی ڤایرۆس و بەکتریاکە لە ناو لەشە کەمەکاتەوە و هەروە یارمەتی خڕۆکەسپەکانە کەوا زوو پەلاماری ئەو خانانە بن لەبەرەوەی یانی تالیاتیش مهمە ئەمە بەرگری گشتی بەرگرێکی کەشمانێکە بریتە لە بەرگری تایبەتی کە بریتە لە دوو بەش کە بەرگری کۆندامە کە ئەمیان بریتە لە ئەندامەکان وەکو مەسەن سپڵە وەکو مۆخی ئەسقانە مەسەن ثایمۆسەر ژێنە ئەدینۆیدەکانە تۆنسینەکانە لەو زیێتەنەکان ئەمانە هەمووی بەرگرین و بەرگری کەشمانەیە کە بریتە هەل تایبەتن بریتە لە خڕۆکەسپەکانی جۆری بی و جۆری تی دکتۆر بابینە سەرەوەی کە ئایا بەرگری چی بەرگری بەهێز ئەکات ئایا تا چەند خۆراک خەوتن حەوانەوە و نەبوونی سترێس ئەبێتە هۆکاری بەرزبوونەوەی بەرگری لەشمان بەطبیعی هەموو ئینسانێک ئەگەر خواردنی خۆراشی ڕێکوپێک و لەگەڵ پاک و لەگەڵ بەسوود و ڤیتامینی تیابێت ئەو مادانەی کتابێک کە مەسەن وەکو کاربۆیدرێت و پرۆتین و چەوری ئەمانە تەمان ئیسفادەی لێەکە مەسەن خواردنانی کە هەمانە زۆر مهمە بریتە لە خواردنە شیرەمەنەکان یعنی ئەوانە هەموو یارمەتی کۆندامی بەرگری ئەیات کەوا ئینسان مەناعی زیاتر کات مەسەن سەرەکەیت دژە ئۆکسیدەی تایە دژی بەکتریای تایە لە بەرەوە سەرەکەی ئیسفادەی لێکەین بۆ نمونە بە تایبەتی ماس بڵێن مەسەن خواردنی کەمانەیە ئەوانەی کەوا ئەلیافی تایە بۆ نمونە مەسەن جۆ ئەوانەی کە مەسەن نانی جۆشە زیاتر خۆن زیاتر ئەوانە بەرگریان تیا بکە ڕیشاڵی تایە و ئەنتی ئۆکسیدەیتی تایە لە بەرەوە سەرەکەی ئیسفادەی لێکە جۆری کە هەمانە مەسەن خواردنەکانی کە هەمانە بۆ نمونە کە زۆرین بێت میوەکان بەڵێ مەسەن سەوزەکان وەکو سپێناغ و قەرنابیت و ئەم شتانەی کە ئینسان ئیسفادەی لێکە ئەوانە پێویستە بخورێت و هەروە جاری وە هەنێت جارەڵێت چا ئەم چای ڕەش یا چای سەوزەت کامێکی ئەمانە لەوە چێ ئیسفادەی هەبێ بۆ مەناعە لەگەڵ خواردنی پرۆتینی مەسەن ماسی ئەو گۆشتی ماسیۆمانە یا گۆشتی سووریش تقریبا ناتوانم بڵم ئەمانە هەمووی کە تۆ ئیسفادەی لەکەی بۆ لەشت بۆی مەناعە و خانەکان دروست بێتەوە چکە هەمووی پرۆتین پێویست بەوەکە خانەکان دروست بێتەوە دکتۆر دواتر ئاو خواردنەوە تا چەند پێش با باسێکی ئەفوینەکەشمان لە بینەچەم کەوا وتمانەی کاریگەری کەواتە کە جەنابەت کەم خەوی هیلاشی و سترێس ئەمانە هەمووی
طبعا سترێسی ترسان کە خەڵک ئێستا مەسەن لە کۆرۆنا و ئەوانە ترسانیش هەرە بێتە هۆیەوەیەوە لەناو لەشە مادەی کۆرتیزۆن و ستیرۆیدوانە دەرات کە ئەمە بێتە هۆی چی هۆی کەمبوونەوەی مەناعە کارکاسە خۆگەسپیان کەمتر دەرێرێن و کەمتر بەرەنگاری نەخۆشی بنەوە و تقریبا ئەمانە بڵێن تامان کەم خەوی و ئەمانەش ترسوانە هەمووی بە سترێس دانێ لەبەرەوە ئەمانە بێتەوەی کەمبوونەوەی مەناعە لە ئینسانە. دکتۆر با بینە سەرەوەی کە جیاوازیەک بکەین لە نێوان ئەنفلۆزایەکی ئاسایی و لەگەڵ پەتای کۆرۆنا ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند جیاوازیان هەیە وە گەزانین نیشانەکانیان زۆر لە یەکەوە نزیکن کەسێک چۆن بزانێت کە کۆرۆنایەتی یاخود ئەنفلۆنزایەکی ئاساییەتی. وڵای خۆی یەک شت هەیە با بزانین کۆرۆناش بەشێکە لە جۆرێکە لە ڤایرۆسەکانی کەوا تووشی هەڵامەتە دەگات کۆمن کۆڵدی پێوتە ئەم تقریبا چکە کۆرۆنا کۆنەکان کە هەبووە ئەوەی بیدایەتی ئەمانە هەمووی تووشی هەڵامەتی گری ئێستش هەیە سەد لەوانێ زۆر کەسێ کۆرۆنایەکی هەڵامەتەکەی هەبێت شەنێ کۆرۆنا بەخۆتەوێکە ئەنگە زیاتر ئەوانەی کە هەمانە نەخۆشیەکان نانی کۆرۆنای لەگەڵ هەڵامەتی ئەتیادی زیاتر هەڵامەت چێکی بەسیت مەسەنسەرەکەی پژمینە کۆکەیەکی بەسیتە کۆکەیەکی وشکە تایەکی زۆر کەم ئەگەر هەبێت تەمان لە هەڵامەتە کەمتر تا هەیە زیاتر لە ئینفلۆنزا هەیە بەڵام ئەگەر هات و هەبێت تایەکی زۆر کەم بۆ 1-2 ڕۆژ ئەوە بێ بەڵام تای کۆرۆنا لەوە چێت بەرزتر بێت و ئەمانە جگە لە مەسەنسەرەکەی کۆرۆنا زیاتر بۆری هەواکانی سیەکان ئەگرێتەوە سیەکانێکەوە بەشی خواروی سیەکان دایمە لەو شوێنانە زیاتر دەبێت تووشی تێ بەڵام ناتوانین هەموو جارێکی بڵین ئەو نەخۆشێت سیەکانی گرتەوە بڵین لە ساسە تۆ کۆرۆناتە جاری وایە ئینفلۆنزاش ئەوە دروزەکە من یامە نەخۆشم بینیوەکەوە ئینفلۆنزاکە وای لێ کردو بۆ گۆرەکانی ئەوای گرتوتەوە ترسی ئەوەش کەوا لە کۆرۆنایەکەوە خەڵک زیاتر لی ئەترسێت زیاتر خۆی ڤایرەسی طبعاً ئەوەیەکەوە ئەم نەخۆشانە زیاتر لەوانێت تووشی بەکتریای دووەمی ببن یعنی بەهۆی ئەوەی کەوا ئەو ڤایرەسەیەتە ناو لەشتەوە ئیشی چێکە مەناعەت تێگەیات کە مەناعی کەدا بەزانیت ئەوسا تۆ معڕەزی بۆ هەموو ئەو نەخۆشانی جۆرەکە بەکتریای کە پەلامەرەسەیەکی زیاتر تووشی بەکتریا بێت چۆگەیمەوە زۆربەی لە خەسخانشکەیان بینین ئەو نەخۆشانەکەەوە ڤایرەسیان بۆ ئینفلۆنزایشیەوە سێرەکەی فحسی خۆگەسپەکانی بۆکەی سێکی خۆگەسپەکانی زۆر بەرزە کەوا دەوەچێت کەوا تووشی بەکتریا بۆت و بەمان شش نەخۆشەکانی ئەوانی کۆرۆنایانە لەوەچ ئەویانە بێت بەڵام ئەوەی کە ئێمە زۆرتر هینی بکەین زیاتر بریتە لە ئەو ئاراز و نیشانەی کە لە سیەکان هەڕواایە مەسەن کۆکەیەکی زۆر بەڵغەمی زۆر تایەکی زۆر زیاتر بخایەنێت بۆ ماوەی زۆرتر ئەمانە لەوەچێت لەگەڵ کۆرۆنا. دکتۆر باست لەوە کرد کە ئەو کەسانی ئەچنە نەخۆشخانە بێگومان ئێستا نەخۆشخانەی ئاسا هەیە و کۆمەڵێک نەخۆشخانەی تر تایبەت کراون بە نەخۆشی کۆرۆنا ئەمە باسێک لەوە بکەین کە ئەو کەسانی کە نەخۆشی کۆرۆنایان هەیە و کۆمەڵێک کەسن لە قاوشێکە هەمویان بەیەکەوە خوێنراون لە ناو نەخۆشخانەکان ئەمە باسێک لەوە بکەین کە ئایا ئەمە کاریگەریان نییە لەسەر زیادبوونی نەخۆشیەکانی یەکتری بۆ نمونە ئەو ڤایرۆسا کاریگەری نییە لەسەر ئەو کەسەی کە توش بووە و زیاتر حاڵی خراپتر بکات بەو شێوە ڕوان ناکەم ینی تۆ کە یەکێک تووشی کۆرۆنا بوو جارێ و کۆرۆناکە و کومان خۆی هەم لە ساهشتا و نەخۆشانە بە شێوەیەکی بەسیت و هێواژێک وەکو هەڵامەتی احتیادی لە ساهشتا باقێکی لە سا تقریبا 4 ئەبێتەوە چێبێتەوە زیاتر تیابی سیەکان و باقێکی کە لە سا 6 تقریبا دەرەچێت ئەمەیان ئەبێتەوەی کەوا وەزعیان زۆر خراپێت و تووشی سێپتیک شۆک بنکەوە شۆشیکەوە بڵین نەخۆشەکە تووشی تەسەموویەکی خوێنە بێ هەموو لەشی ئەمە بەڵام تۆ ئەوانەی کە هین بوو مادەمە هیچەکەیەکە توش بوو ئەوە نیە تر بڵێ وەڵام من ئەوم گرتووە بەسیتەکانم کردەوە بەڵام گرانەکان گەل لەگەڵی شێکام کە گرانی پێت توش بم نه بە شێوەی نیە چکات توش بووە مەجای تیانە لەبەرەوە گەر بێیشەوە من تەبیعی بۆکی ناجۆزنەوە بەڵام زیاتر بۆ چی جۆزنەوە بۆ ئەوانەی جۆزنەوە کە مەسەن ئەگەر مرافق بن لەگەڵیان یا ئەوانەی کە سەردانیان نەکەن یا بۆ مەسەن بۆ کارمەندەکانی تەندروستی کە لەوێن ئەگەر هاتوو مثلا ماسکوشت بەکارنێنن یا بۆ ئەوانەی کە دکتۆرەکان لەبەرەوە ینی گواستنەوەی ئەوان بۆ یەکتی مشکلەی نیە ئەگەر کۆرۆنایان بێت بەزڵام بەگەری مەسەن نیشان ئینفلۆنزای هەڵامەتی بێ یان کۆرۆنا بێ ئەویان فەرق خێلەوانەیە کار بکات لەسەرەکی. دکتۆر وەکو دوایمین پرسیارم باسێک لەوە بکەین کە ئەو کەسانەی کە ئێستا ترسیان هەیە لەم نەخۆشیە چی بکەن بۆ ئەوەی کە خۆیان پارێزن لەم نەخۆشیە پێویستە ڕۆژانە چی بکەن لە ڕووی خۆراک لە ڕووی حەوانەوە بۆ ئەوەی کە هەمووان خۆمان پارێزین لەم نەخۆشیە. بەڕاستی وەکو جەنابەت فەرمووت ئەو پێشش ئێستا باسمان کرد تو خواردنی بە سوود و خواردنی پڕڤیتامین و لەگەڵ خواردنەوەی کە پرۆتینەمانی ئیسفادە هەیە بۆ مەناعە لەبەرەوە پێویستە تۆ مەناعەکەمان بە قووت بکەین مەناعە بەچی بە قووت دەبێت بە چەند شتێک مەسەن بۆ نمونە یەکەم شتە ئەو مەناعی ئینسانی
باسی ئینسانی تەبیعیەکەین دوای باسی نەخۆشەکەین ئەوانی کەوانە مەسەڵەن ئینسانی تەبیعین مەسەڵەن مەناعەکەیان بەچی وەکوتم بە خواردنی بە سوود و بە پڕ ڤیتامینۆمان ناتوانن ئەو کە باسمانگە و خواردنانە ئەمانە مەناع هینەکە دووەم شت قلقی ترس ئەمانە نابێ هەبێت ئەمانە هەمووی ئەبێت هۆی دابەزینی مەناوکوت هۆرمۆناتی ستیرۆید کە مەکات لە شاکە ئەمانەش هەمووی خڕۆگەی سپی کە مەکاتەوە لەبەرەوە پێویستە ئەو ئینسانە هەموو ئینسانێک یعنی تۆ لە شت خۆ پارێزیت باقی بەدەستخوای گەورەیە یعنی وێنێت تۆ بترسی وەڵام من دڵڕاو چێمە وەڵام ئەو بڵاو نازانم چی خۆی ئەگەر بێتە سەرواقع ئێمە ئەمە بەس بۆ کۆرۆنا نابێەوە بکەین ئێسمە یەک ڤایرۆس نییە هەر ڤایرۆسیوانی کە هەمانە کۆمن کۆڵ و لەگەڵ ئینفلۆنزاوانە توشمانەکە تقریبا زیاتر لە 7 ڤایرۆس هەیە ئەدینۆ ڤایرۆس ڕاینۆ ڤایرۆس هەیە ئینفلۆنزا ڤایرۆس پارئینفلۆنزا ئەمانە هەمووی بەڵێ وجودیان هەیە لەبەرەوە پێویستەمان لە هەمووی خۆمان پارێزین خۆ پارێزەکەشمان تەنچەند شتێکی مهمە کە بکرێت مەسەڵەن وەکوتم یەکەم شت تۆ ئەگەر بتوانیت تا دەستچێت لە دەستکەی باشترە دووەم شت مەسەن ئەوانەی کە زیاترەوانی کە نەخۆشن و هەستەکەن هەڵامەت و کۆکە و شتیانە کەمامە بستن چکە وەکوتم لەو درۆپلێتانەوە بڵاو بێتەوە ئەگەر ئەو بکۆچە بەسەر خۆیان بەسەر ئەوینەکە باشتە و لەوەی بڵاوی کاتەوە بە خەڵکیکە ئەنجا ئەگەر هات و زانیت ئەوەی کەوا لەگەڵ یا زیاتر لەگەڵ نەخۆشەکانە کۆنتاکتیە و وجودی هەیە پێویستە ئەویش کەمان بە بەکاربێنێت و بۆی تووشی نەبێت سێم شت بریتە لەوەی کەوا کەوتمان دوای ئەوەی کە تۆ مەسەن لە دەرەوەی یا لە هەر شوێنێکی خێرا دەست بشۆیت بۆی دوایەوەی کە پاکوتەمیزی بێت بەڵام چەند شتێکی کە هەیە کەوا بەڕاستی من ئاگام لێ زۆربەی دکتۆرگانیش ئەو شتە باز ناکرێت بەڕاستی تۆ مەناعەت بە چی داوازێت مەناعی ئینسانێکی تەبیعی کەوا خۆی هیچ نەبێت بەڕاستی دووجە گۆڕین زۆر مهمە ئێستا خاستن ئێستا خەسە بۆچی ئەم کۆرۆنایە ئەم ئینفلۆنزا و هەڵامەتە بۆچی زۆر بووە بۆی ئەوە زۆر بکەوە تقریبان جەو گۆڕراوە سەرەکەی ئێمە بەرەو گەرما چوین لەبەرەوە ئێستا لە زۆربەی شوێنەکانە سپلیت بەکارهێنرێت موبەڕیدە بەکارهێنرێت و خەڵک جوێ نایەتەوە مەسەن تۆ سەرەکەی عارەقێکی زۆرت کردوێتەوە خێرا خۆ دەکەی بە ژوورە یا بە مەسەن سیارەکە تا سپلەکەیەکەیتەوە یەکسەر خێرا واتای گۆڕانی کەش و هەواش کاری بەڵێ منعی زۆر زۆرە چکە تۆ چیت عارەقە کردەوە هەوا لێتە یا مەسەن لە کاتێکا خۆت شتووە لە حمامە دەرۆسێکی سەرت تەرە خێراچی دە بەرم و بەڕێ و سپلیتەکە ئەمان هەمووی دووجەوی ئەمەش والیەکە کە تۆ مەناعی تۆ دابەزێت کە لیزانیش تەبیعیت والیەکە تووشی ئەو حاڵەتانە بیت لەبەرەوە پێویستە خەڵک ئاگاداری ئەو شتانە بکات دەستەکانە خۆش بێت تۆ گیان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر نزار مەحێدین پسپۆڕی نەخۆشی هەنایەکان کە بەشێکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ عزیزانم تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.